بسم الله الرحمن الرحيم كتاب خاني روشناي دنجي ناوي كتاب واتای زاراوەکان لە قورئاندا نووسینی دکتۆر دڵشاد ئەحمەد حەمەد دەرهێنانی هونەری و بەرگ خەلیل هیدایەت مامشێخ تیڕاژ 1000 دانە نرخ 2500 دینار نۆرەی چاپ چاپی یەکەم 2016 هەولێر شوێنی چاپ چاپخانەی ڕۆژهەڵات هەولێر لەبەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان هەرێمی کوردستان ژمارەی سپاردنی 341 ساڵی 2016 پێدراوە ژمارەی لاپەڕە 87 لاپەڕەیە خوێندنەوەی ڕەشوان کاک خەضر سابر مۆنتاژ و کارە دەنجیەکان هاوکار محەممەد حەسەن پێشەچی لاپەڕە سێ بۆ ئەوەی شارەزای زیاترمان هەبێت لە مەبەست و ڕاوەی ئایەتەکانی قورئانی پیرۆز پێویستە ئەوە بزانین کەواتە و مانای زاراوەکان چین چونکە لە قورئاندا چەندین زاراوە و وشە بەکار هاتوون واتای تایبەتی دەبەخشن زۆرجار کەسێک وا لە وشەیەک دەگات بەڵام کەچی لە ڕووی تەفسیرەوە واتاکەی جیاوازە یان مانایەکی تر دەبەخشێت بۆیە بە پێویستم زانی لەو بڵاوکراوەیەدا تیشک بخەمە سەر چەندین زاراوە و وشەکە لە قورئاندا بەکار هاتوون کە واتای تایبەتی دەبەخشن ئەوەش لە ڕێگەی ناساندن و شیکردنەوەی وشەکان بە شێوەیەکی ئاسان و ڕوون دوور لە ڕاوبۆچوونە جیاوازەکانی زانایان ئەوەش دەبێتە هاوکاریەکی باش بۆ ئەوانەی دەیانەوێت زیاتر شارەزابوون لە قورئانی پیرۆز بە هیوای ئەوەی ببێتە مایەی سوود بۆ گشتلایەک شعبان 1437 ئایار 2016 ئایا ئین شاء الله تەواوەیان ئین شاء الله لە ڕووی مانا و زمانەوانیدا واتە یەکەم نونەکە جیایە لە شائەکە بەڵام دووەم نونەکە پێوە نووساوە بە شائەکە لاپەڕە 4 خۆشەویستان زۆرێکمان لەوە دووچاری هەڵە دەبینەوە چ لە نووسین چ لە وتندا ئایا کامەی ڕاسترە و مانای چییە لە کتابی شذور الذهبی ئیبن هیشام هاتووە مانای وشەی ئینشاء واتە دۆزینەوە وەک خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئیننا ئەنشەئناهن ئینشاء واتە ئێمە دۆزیمانەوە بۆیە ئەگەر بنووسین ئینشاء الله واتای ئەوە دەگەێنێ کە ئەمە بڵێن پەنا بەخوا ئێمە خوامان دۆزیوەتەوە ئەوەش کەواتە وتنی دروست نییە بەڵام ئەوەی کە ڕاست و دروست دەبێ بڵێن ئینشاء الله کە نونەکە جیاوازە لەگەڵ شینەکە واتە پێوە نەنووساوە بە وشەیە ئێمە ویستی خوددا بەجێ دەهێنین لە معجم اللسان العرب هاتووە کاتێک دەنووسین ئینشاء الله واتە ئەو کات ئێمە دەڵێن بە ئیرادە و ویستی خوددا ئەو کارە ئەنجام دەدەین هەروەک خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ وما تشاءون إلا أن يشاء الله کەواتە پێویستە زۆر لەسەر ئێمە ئەو هەڵەی زمان چاک بکەینەوە تا لەوەش پاداشتی پەروەردیگار بەدەست بهێنین سەرنجێک لەسەر وشەی پیرۆزی الله لاپەڕە 5 وشەی پیرۆزی الله ئایا دەکرێ لە کاتی سوێند خواردن بە کوردی بنووسرێ وەڵا لە ڕاستیدا زاناکان بە تایبەتی ئەوانەی عیلم الئەسوات دەڵێن نابێ ئەو وشەیە هەتا تەرجومە بکرێتەوە بۆ سەر هەر زمانێکی تر چونکە مانای تەواوی خۆی نادات بۆیە لە نووسینیش نابێت دەستکاری بکرێت چونکە وشەیەکە
لە قورئانی پیرۆز هاتووە. کۆکەرەوەی هەموو ناوە جوانەکانی خودای گەورەیە. بۆیە دەکرێت کەسێک ناوی ڕەئوف بێت یان کەریم یان سەلام، بەڵام ناکرێت کەسێک ناوی ئەڵڵا بێت، چونکە تەنها تایبەتە بە ڕەب العالەمین. هەتا لە زمانی ئینگلیزی کە دەوترێت بسم الله، تەرجومەکەی دەبێتە In the name of Allah، واتە وشەی ئەڵڵاه، وەکو خۆی دەنووسرێتەوە. جا لە زانستی علم الئەسوات لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تاقیگەیەکدا، واتە تاقیگەی زمانی ئەوە سەلمێنراوە کە ئەو وشەیە خۆی موعجزەیە، هیوام وایە سوود بەخش بێت. مانای وشەی ئامین مانای وشەی سوبحانەک چۆن بوترێت لە کاتی دوعاکاندا. لاپەڕا 5. هەمومان دەزانین کە کاتێک گوێبیستی نزا و دوعا و پاڕانەوە دەبین، دەبێ بڵێن ئامین، کە ئەو وشەیە بە مانای ئیستیجاب دێت، واتە وەڵام بدەرەوە. زاناکان وتەی تایبەتیان هەیە لەسەر ئەو مەسەلەیە. دەڵێن ئەگەر دوعاکان تەڵەب واتە داواکردن بوو لە خودای گەورە، بۆ نمونە پێش نوێژ بڵێ اللهم اغفر لنا، واتە خودایە لێمان خۆش بە. ئەو کاتە ئەوانەی گوێ بیستی دوعاکەن دەبێ بڵێن ئامین، واتە ئەی پەروەردیگار وەڵام بدەوە. بەڵام ئەگەر لە کاتی دوعاکاندا پێش نوێژ یان ئەوەی دوعاکان دەکات ستایش و تەعظیمی خودای گەورە بکات، وەک بڵێ اللهم أنت الأحد الفرد الصمد، ئەو کاتە ناکرێ بڵێن ئامین، چونکە وەک وتمان ئەو وشەیە بە واتای ئیستیجابە دێت، واتە وەڵام بدەوە ئەی پەروەردیگار. لێرەشدا چونکە دوعاکە داواکردن نییە، بەڵکو بە گەورەکردن و ستایشکردنی خودایە، بۆیە زاناکان دەڵێن دەکرێ ئەو کاتە بڵێن سوبحانەک، واتە لێرە ئەو وشەیە بە مانای تەعظیم دێت و بە گەورەدانانی پەروەردیگار. ڕاستە وشەی سوبحانەکە یان سوبحانە بە واتای پاک و بێگەردی و تەنزیە دێت لە بۆ خودای گەورە. بەڵام هەرکات باسی سیفاتە بەرزەکانی خوددا کرا یان ناوە جوانەکانی لە کاتی دوعاکاندا، وا باشە بە پێی قسەی زاناکە بوترێت سوبحانەک. بەڵام وەک لە پێشەوە ئاماژەمان پێدا، ئەگەر دوعاکان داواکردن بوو لە خودای گەورە، ئەو کاتە ئێمە دەبێ بڵین ئامین، هەروەک لە فەرمودەی پێغەمبەری خوداش هاتووە صلی الله عليه وسلم. جیاوازی نێوان حلم و ڕؤیا کە هەردوو وشەکە بە واتای خەون دێن. لاپەڕا 7. واتاکانی وشە لە قورئانی پیرۆزدا هێزێکی گەورە دەبەخشێت. ئەو وشانە زیاتر گەورەی و باڵا دەستی خوددا بەدەردەخەن. جیاوازی نێوان ئەو دوو وشەیە ئەوەیە کە لە قورئانی پیرۆزدا وشەی حلم بە شێوەی کۆ واتە جەمع هاتووە لە 3 جێگای قورئانی پیرۆزدا، لەوانە لە سوورەتی ئەلئەنبیا کە خودای گەورە دەفەرمێت بل قالوا أضغاث أحلام بل افتراه بل هو شاعر فليأتنا بآية كما أرسل الأولون. آية 5 لسورة الأنبياء. لێرەدا وشەکە وەک وتمان بە شێوەی کۆ هاتووە کە ئەحلامە، ئەوەش بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە خەونەکان زۆرن و هیچیان لەوەی تر جیا ناکرێتەوە، تەنها لایەنی دەرونیە و زۆر شتەکان گرنگ نین، یا بڵین ڕاستەقینە نین. بەڵام وشەی ڕؤیا لە قورئانی پیرۆزدا لە 7 شوێندا هاتووە کە هەر هەمووی بەڵگەیە لەسەر خەونی ڕاستەقینە. بۆیە خودای گەورە لە هەر 7 شوێندا بە شێوەی تاک مفرەد بەکاری هێناوە بۆ ئەوەی بەڵگە بێت لەسەر ڕوونی و ئاشکرایی خەونەکە. لە 5 شوێندا تایبەتە بە پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لێبێت، وەک ئەوەی لە سوورەتی ئەلفتح خودای گەورە باسی پێغەمبەری خوددا دەکات محەممەد صلی الله عليه وسلم کە دەفەرموێ لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون
فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا. سورة الفتح آية 27. لێرەدا وشەکە کە ڕوئیایە بە شێوەی تاک هاتووە کە وەک ئاماژەمان پێدا بەڵگەیە لەسەر ڕاستی خەونەکە و هیچ شک و گومانێکی تێدا نییە. لەبەر ئەوەی باسی ئەو خەونە دەکات کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بینی کە دەچێتەوە مەککە و مزگەوتی حەرام لەگەڵ هاوڵە بەڕێزەکانی و ئەوەش بە شێوەیەکی کردداری ڕوویدا، کەواتە کورتەی ئەو جیاوازیە ئەوەیە کە حلم لە قورئانی پیرۆزدا بەڵگەیە لەسەر ئەوەی کە شتەکان نابنە واقع و یان گومانی تێدایە و جێبەجێ نابێت، بەڵام ڕوئیا جێبەجێ دەبێت و بۆ پێغەمبەرانی خوددا وەک ئیلهامێک بووە، لە واقعدا جێبەجێ بووە و بۆیەش بە شێوەی تاک هاتووە لە هەموو ئاەتەکانی کە وتمان لە 7 شوێندا هاتووە. جیاوازی نێوان ریح و ریاح چییە؟ لاپەڕە 8. زاناکان بەشێکیان باسی ئەو جیاوازیان کردیە کە دەڵێن کاتێک لە قورئانی پیرۆزدا وشەی ریاح بەکارهات واتە ئەو بای کە بۆ خێر و خۆشی دێت یا خێری لە دواوەیە، بەڵام ئەگەر وشەی ریح بەکارهات بەمانای ڕەشەبا دێت کە خێری پێوە نەبێت، بەڵام ئەوەی کە فوئاد عەبدولباقی لە کتابی المعجم المەحفەرس ئەلفاظ القورئان الکەریم باسی کردووە، دەڵێ وشەی ریاح بەو شێوەیە تەنها یەکجار بەکار هاتووە کە لە بۆ خێر بووە کە خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ ومن آياته أن يرسل الرياح مبشرات وليذيقكم من رحمته ولتجري الفلك بأمره ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. آية 36 لسورة الروم. لهمو قرآن دا وشي رياح بألف ننسراوة بەڵکو بەبێ پیتی ئەلف نووسراوە، بۆیە بەبێ ئەلف لە 13 شوێندا لە قورئانی پیرۆزدا هاتووە کە زاناکانی قیراءە سەبعە کۆکن لەسەر ئەوەی کە بەریح دەخوێندرێتەوە. هەروەها بە پێچەوانەوە لە 15 شوێن لە قورئانی پیرۆزدا بە شێوەی ئەل ریاح هاتووە، بەڵام بە شێوەی ئەرریاح دەخوێندرێتەوە، بۆیە وشەی ریح ئەگەر بە شێوەی تاک مفرەد لە قورئانی پیرۆزدا هات ئەوە واتای ئازار و ئەشکەنجە دەگەێنێت کە ڕەشەبای عەزابی خودایە، بەڵام ئەگەر بە شێوەی کۆ جەمع هات واتە ئەرریاح ئەوە خێر و بەرەکەتە ئەو بایی کە هەڵی کردووە، هەر وەکو خودای گەورە دەفەرمێت دەربارەی قەومی عاد کە چۆن ڕەشەبایەکەیان بەسەردا هات و هیچ خێر و بێرێکی پێوە نەبوو، بەڵکو عەذاب و ئازاری خودای گەورە بوو بۆ ئەو نەتەوەی عاد کە دژایەتی پێغەمبەری خۆیان کرد کە هود بوو سەلامی خوای لەسەر بێت. خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وفي عاد إذ أرسلنا عليهم الريح العقيم. سورة الذاريات. بەڵام خودای گەورە لە ئاەتێکی تردا دەفەرمێ وأرسلنا الرياح لواقع فأنزلنا من السماء ماء فأسقيناكموه وما أنتم له بخازنين. سورة الحجر آية 22. الرياح لو آياتدا بەڵگەیە لەسەر خێر و بەرەکەت، وشەکەش بەکۆ هاتووە نەک بەتاک، بەگشتی جیاوازیەکە بەم شێوەیە، بەڵام لە سوورەتی یونس آية 22 خودای گەورە دەفەرموێ هو الذي يسيركم في البر والبحر حتى إذا كنتم في الفلك وجرين بهم بريح طيبة وفرحوا بها جاءتها ريح عاصف وجاءهم الموج من كل مكان وظنوا أنهم أحيط بهم دعوا الله مخلصين له الدين لئن أنجيتنا من هذه لنكونن من الشاكرين. وشەی ریحی بەکارهێناوە بەتاک، بەڵام مانای خێر و بەرەکەت دەدات، چونکە وشەکەی پاشی بەڵگەیە لەسەر خێری ئەو بایەی کە هەڵی کردووە، چونکە کەشتی لە ناو ئاو ناکەوێتە کار تەنها بە یەک ئاراستەی با نەبێ، نەوەک چەندین با یا ڕەشەبا،
بۆیە لێرە پێویستی بە یەک با هەیە هەر لەبەر ئەوە پەروەردیگار وشەی ڕیحی بەکارهێناوە، بەڵام وشەکەی پاشی کە طەیبەیە ئەوە ڕوون دەکاتەوە کە مەبەست لێرەدا خێروبێرە نەوەک عەذاب و ئازار، ئەگەرچی بە شێوەی تاک و مفرەد وشەکە بەکار هاتووە. جیاوازی نێوان بەسەڕ و نەظەر لە پەڕەدا. ئەو دوو وشەیە کە بە مانای بینین دێن لە زۆرێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزدا دووبارە بۆتەوە، بەڵام لە ڕووی مانا و واتاوە جیاوازیان هەیە. نەظەر یەکەم و سەرەتای دیتنە بۆ وێنەی شتەکان کە بە چاوی مرۆڤەکە دەیەوێ بیبینێ، بەڵام بەسەڕ قۆڵترە و جگە لەوەی بە چاوی سەر دەیەوێ بیبینێ لە هەمان کاتیشدا هەڵسەنگاندن و دیتنی ڕاستەقینە و بیرکردنەوە بە دڵ و عەقڵ، یان بڵێن دیتنێک کە مرۆڤ دەگەیەنێتە قەنەعات نەک تەنها دیتنێکی ئاسایی بێت. بۆ نمونە خودای گەورە باسی موعجزەی پێغەمبەر موسا دەکات عەلەیهی السەلام لە بۆ فیرعەون و قەومەکەی لە سوورەتی نەمل ئایەتی 12 کە خودای گەورە دەفەرمێت وأدخل يدك في جيبك تخرج لە ئاەتی 108 سوورەتی الأعراف خودای گەورە دەفەرمێ ونزع يده فإذا هي بيضاء للناظرين خدا نەیفەرمووە فإذا هي بيضاء للمبصرين، چونکە ئەوانەی لەوێ ئامادە بوون لە قەومی فیرعەون و دار و دەستەکەی دووچاری سەرسوڕمان هاتنەوە و نەهێنی ئەو موعجزەیان نەزانی، تەنها دیتنێکی ئاسایی بوو، بۆیە خدا وشەی الناظرینی بەکارهێنا. بۆیە بەسەڕ دیتنێکی قوڵە، ئەو شەپۆڵە دەگەێنێتە ناو موخ بۆ هەڵسەنگاندن و وەڵام دانەوە، بۆیە وتراوە کە بەسەڕ هەستی دیتنە. خودای گەورەش لە ئاەتی 198 سوورەتی الأعراف دەفەرمێ وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون، واتە تەماشا دەکەن بەڵام هەست پێ ناکەن، یان دیتنێکی ئاساییە نەک بە قوڵی و هەڵسەنگاندنەوە لی تێبگەن. هەروەها خودای گەورە دیمەنێکی تر لە ڕۆژی دوایی باز دەکات کاتێ بێ باوڕەکان ڕاستیەکان دەبین و کەسیش ناتوانێ بیشارێتەوە یان خۆی لێ دوور بخاتەوە. لە ئاەتی 22 سوورەتی قافدا خودای گەورە دەفەرمێ فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد، چونکە لە ڕۆژانی دنیا ئەو کەسەی وەک بڵێ پەردەیەکی خست بووە سەر چاوەکانی خۆی تەنها دیتنێکی ئاسایی سەیری شتەکانی دەکرد، بەڵام ئەوڕۆ بە حەقیقەتەوە شتەکان و ڕاستیەکان دەبینێ. بۆیە پەروەردیگار وشەی بەسەڕی بەکارهێناوە. هەروەها یەک لەو نمونانەی فیرعەون ئەوەندە زاڵم و خۆ بە زرزام بوو داوای لە خەڵکەکەی دەکرد بیبینن بەوەی کە ئەو داوای دەکات ڕاستیە و ئەوەی وانیشانی وان دەدا کە هەرچی ئەو بانگەشەی بۆ دەکات هەمووی حەقیقەتە. بۆیە لێرە خودای گەورە لە سوورەتی ئەز-زوخرفدا لە ئاەتی 51دا دەفەرمێ ونادى فرعون في قومه قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون. بۆیە وشەی ئەلئەبساری بەکارهێنا نەوەک النەظر، چونکە ئەو خۆ بە زرزانینەی فیرعەونی تاغوت بوو کە دەیویست بە خەڵکەکە بڵێ ئەوە هەمووی حەقیقەتە نەک تەنها دیتنێکی ئاسایی. ئەوە بە شێوەیەکی کورتکراوە مانای ئەو دوو وشەیەیە لە قورئانی پیرۆزدا خودای گەورە خۆی زاناترە. جیاوازی نێوان اللعب و اللەهو لاپەڕا 13 لە ڕووی ماناوە زۆرجار هەردوو وشە بەو شێوەیە بەکاردێن کە مانای یاری و گەمە ببەخشێ یا شتێک کە مرۆڤ پێی سەرقاڵ بێت یا خۆی پێوە خەریک بکات و بە مەبەستی حەسانەوە یان خۆشی و لەزەت وەرگرتن جا هەر جۆرە یاریەک بێت. بەڵام کاتێک سەیری قورئانی پیرۆز و ئاەتەکانی دەکەین هەز دەکەین جیاوازی هەیە لە نێوان هەردوو وشەکە. هەروەها لە ئاەتەکاندا وشەی لەعب بە پێش وشەی لەهوو کەوتیە، بۆیە هەر پێشخستنێک لە قورئانی پیرۆزدا مەبەستێکی تایبەتی هەیە. بۆیە وتراوە كل تقديم مقصود في القرآن الكريم. بۆ نمونە
خدای گەورە لە سوورەتی ئەلئەنعام لە ئایەتی 32 دەفەرمێ: وما الحياة الدنيا إلا لعب وله وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون. لێرەدا وشەی لەعب لە پێش وشەی لەهوو هاتووە، ئەگەرچی لە نێوانیاندا واو هاتووە کە هەردوو وشەکە بە یەکتر دەبەستێتەوە، بەڵام زاناکان دەڵێن وشەی لەعب بەواتای ئەو یاری و گەمەیە دێت کە مرۆڤ لە تەمەنی منداڵیدا ئەنجامی دەدات و هیچ سەرقاڵی ناکات بە ئیشێکی گەورەتر، وەک بڵێن شتێکی فیتریە، بەڵام وشەی لەهوو مانای ئەو گەمە و یاریە دەگەێنێ کە مرۆڤ لە تەمەنی لاوی زیاتر ئەنجامی دەدات، کە زۆرجار لەهوو وا دەکات مرۆڤ سەرقاڵ بکات لە ئیشێکی گەورەتر. بۆیە بەو شێوەیە لە قورئاندا وشەکان مانای تایبەتی خۆیان دەبەخشن بەپێی بۆنە و دەق و سیفاتی ئەو ئاەتانەی کە باس کراو. خودای گەورەش خۆی زاناترە. جیاوازی نێوان ئەلمەوت و ئەلقەتل لاپەڕە چاردە. خودای گەورە لە قورئانی پیرۆزدا لە ئایەتی 157 و 158 سوورەتی ئالی عیمراندا دەفەرموێ: ولئن قتلتم في سبيل الله أو متم لمغفرة من الله ورحمة خير مما يجمعون ولئن متم أو قتلتم لإلى الله تحشرون. لو آياتدا تێبینی ئەوە دەکەین کە قورئانی پیرۆز وشەی ئەلقەتلی بەواتای مردن بەکارهێناوە لەو کاتەیەدا کە لە پێناوی خوددا بێت، بۆیە وشەی مەوتی بەکار نەهێناوە. جیاوازەکەیان ئەوەیە مانای مردن واتە دەرچوونی ڕۆح پاشان لە ناوچوونی جەستەی، بەڵام مانای وشەی قەتل لە ناوچوونی جەستە و لاشەی مرۆڤ پاشان دەرچوونی ڕۆح. ئەوەی لە زمانی عەرەبی پێدەوترێت ئەزهاق الڕۆح، واتە وەک بڵێ زۆری لێکراوە کە بمرێ. لێرەدا ئەوە دەردەکەوێ کە قەتل لەلایەن کەسێکەوە بەسەر مرۆڤێکەوە دادێت، واتە لەلایەن دوژمنێکەوە. و قورئانی پیرۆز دەو ئاەتەدا وشەی قەتلی بە شێوەی مەبنی لیلمەجهول بەکارهێناوە، واتە کردداری کوشتنەکە یان مردنەکە لە گۆڕەپانی جەنگ دەکرێت بەدەستی دوژمنانەوە، نەوەک بە مردنێکی ئاسایی. هەروەک لەبەر ئەوەشە وشەی قەتلی پێش وشەی مەوت کەوتووە. بەڵام لە دوای ئەوەدا سیر دەکەین وشەی مەوت لە پێش وشەی قەتلدا هاتووە، لەبەر ئەوەی ئەم ئاەتەی دووەم ئاماژەیە بۆ مردنێکی ئاسایی لە کاتێکی ئاساییدا. لەبەر ئەوە مردن بەبێ بوونی شەڕ و جەنگ تایبەتترە لەو مردنەی کە لە گۆڕەپانی جەنگ ئەنجام دەدرێ. بۆیەش ئەوەی کە کەسێک دەکوژێ بەناحەق لە لای خودای گەورە سزاکەی زۆر تونترە، چونکە کەسی بکوژ لەو کاتەدا دەبێتە قاتیل کە ئەو کەسە هەستاوە بە لە ناوبردنی کەسەکەی تر. بۆیە لە سەرەتا وتمان قەتل واتە لە ناوبردنی لاشە پاشان دەرچوونی ڕۆحەکە. هەر لەبەر ئەوەشە لە قورئانی پیرۆزدا پێش و پاشخستنی وشەکان مانای تایبەتی و واتای تایبەتی خۆیان هەیە. جیاوازی نێوان مەوت و وەفات لاپەڕە 15. ئەو دوو زاراوەیە زۆر لە قورئانی پیرۆزدا بەکار هاتوون. هەردوو وشەکە مانای مردن دەبەخشن، بەڵام زاناکانی زمانەوانی قسە و ڕای تایبەتیان هەیە. بەگشتی دەڵێن وشەی وەفات واتە مردنێک کە کەسێک تەکلیفی لەسەر نەمێنێ، وەک بڵێ لە هۆش خۆی بچێ یان خەوت بێ یان قەطع الحەرەکە، واتە هیچ حەرەکەیەکی نەمابێ. بەڵام هەر کاتێک هاتەوە هۆش خۆی و ئەو کاتە تەکلیفی لەسەر دروست دەبێتەوە. بەڵام وشەی مەوت بە تەواوی مانای ئەوە دەدات کە کەسەکە گیانی دەربچێ، واتە مردنێکی تەواو بێت تا ڕۆژی زیندوو بوونەوە. خودای گەورەش لە سوورەتی ئەززومەردا لە ئایەتی 42دا دەفەرموێ: الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تموت في منامها فيمسك التي قضى عليها الموت ويرسل الأخرى إلى أجل مسمى إن في ذلك لآيات لقوم يتفكرون. واتە خودای گەورە کارەکانی مرۆڤ کۆتایی پێدەهێنێ کاتێک مردنی لەسەر بڕیار دەدرێت. هەروەها ئەوەی کە خەوتووە بەڵام
بڕیاری مردنی لەبۆ بڕیار نەدراوە. کاتێک لە خەوەکەی هەڵدەستێتەوە واتە بڕیاری مردنی ڕاستی بۆ نەدراوە. ئەوە دەست دەکاتەوە بە ژیان، چونکە هەر لە بنەڕەتەوە ڕوحەکەی لە کاتی خەوتن لە لاشەی دەرنەچووە تا ئەو کاتەی خودای گەورە بڕیاری مردنی لەسەر دەدات. ئەوەش پێویستە مرۆڤ بیری لێ بکاتەوە کاتێک مرۆڤ کە دەمرێ یا دەخەوێ ناتوانێت هیچ کارێکی خراپ یا باش ئەنجام بدات. بۆیە بەگشتی وشەی وەفات زیاتر ئەو مانایە دەبەخشێ کە کەسەکە جوڵەی نامێنێ، بەڵام مردنێکی حەقیقی نەبێت، وەک ئەوەی خودای گەورە باسی عیسا دەکات سەلامی خودای گەورەی لەسەر بێت کاتێ پێی دەفەرمێ: إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي ومطهرك من الذين كفروا وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة ثم إلي مرجعكم فأحكم بينكم فيما كنتم فيه تختلفون. سورة آل عمران ئاەتی 55. زاناکان بەشێکیان دەڵێن ئەوە وەفاتی خەوتنە یا بەرزکردنەوەیەتی لە زەویەوە بەرەو ئاسمان، نەک مردنێکی تەواو کە ڕۆحی لە لاشە نەمێنێت. خودای گەورەش زاناترە. مانای ئەلقەڕیە لە قورئاندا لاپەڕا 17. وشەی قەڕیە لەو سەردەمەی ئێستا بەلادێ دەوترێت، واتە گوند. لە ڕووی زمانەوانیەوە بە واتای کۆبوونەوەی خەڵک دێت لە هەر شوێنێک بێت، هەروەکو خودای گەورە لە سوورەتی ئەلئیسرا لە ئاەتی 58 دەفەرمێت: وإن من قرية إلا نحن مهلكوها قبل يوم القيامة أو معذبها عذابا شديدا كان ذلك في الكتاب مسطورا. واتە هەموو شوێنێکی کۆبوونەوەی خەڵک کە بە مانای شار بێ یا لادێ، ئەوە خودای گەورە پێش هاتنی ڕۆژی دوایی لە ناوی دەبات. بەڵام ئەگەر سەرنجی قورئانی پیرۆز بدەین، وشەی ئەلقەڕیە لە 56 شوێندا هاتووە، زۆر بەشی بەتاک مفرەد هاتووە، ژمارەی کەمتری بە کۆ جەمع هاتووە. لە هەر شوێنێک کە ناوی قەڕیە هاتووە واتایەکی تایبەتی خۆی دەدات. بۆ نمونە لەو ئاەتانەدا کە باسی شاری مەککەی پیرۆزە کە خودای گەورە دەفەرمێت: وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة. سورة النحل آية 112. هەروەها لە ئاەتی 13 سورة محمد صلى الله عليه وسلم خدای گەورە دەفەرمێت: وكأي من قرية هي أشد قوة من قريتك التي أخرجتك أهلكناهم فلا ناصر لهم. يا لآتي 75 سورة النساء دفرمي: الذين يقولون ربنا أخرجنا من هذه القرية ظالم أهلها. أو شاني قرية كهاتو مبستلي شاري مكي بيروزا. بلام تەماشا دەکەین لە ئاەتی 31 سوورەتی الزخرف کە خودای گەورە دەفەرمێت: وقالوا لولا نزل هذا القرآن على رجل من القريتين عظيم. مەبەستەیاندا هەردوو شاری مەککە و تائیفە. ئەوەش کاتێک بێ باوڕەکانی مەککە لە قوڕەیشیەکان وگوتیان ئەگەر ئەو قورئانە ڕاستە بۆ دانەبەزی لەسەر یەکێ لە پیاوە گەورەکانی ئەو دوو شارە. بۆیە جگە لەو ئاەتە لە هیچ شوێنێکی دیکەی قورئان مەبەست لە وشەی قەڕیە باسی مەککە و تائیف نەبووە. هەروەها لە ئاەتی 13 سوورەتی یاسین کە خودای گەورە دەفەرمێت: واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون. مەبەستەیاندا وەک زانایان دەڵێن ئینطاکیە کە شارێک بووە ئەو کاتە لە ڕۆم کاتێک عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لە هاو ڕێبازەکانی ناردە ئەو شارە، بەڵام لەلایەن قەومی ئەو شوێنەوە بەدرۆخرانەوە. لە شوێنێکی دیکە لە ئاەتی 58 سوورەتی ئەلبەقەرە کە خودای گەورە دەفەرمێت: وإذ قلنا ادخلوا هذه القرية. وەک زاناکان ئاماژەیان پێداوە مەبەست لێی بەیت المەقدیسە، هەروەک لە شوێنێکی دیکە هەمان مەبەستە کە خودای گەورە لە ئاەتی 161 سوورەتی ئەلئەعرافدا دەفەرمێت:
وإذ قيل لهم اسكنوا هذه القرية كواتا وشي قرية بەشێوەیەکی گشتی بەمانای کۆبوونەوەی خەڵک دێت لە شوێنێکی تایبەت بەڵام لە هەر ئاەتێکدا مەبەستەیاندا شوێنێکی تایبەت بووە خودای گەورەش زاناترە واتای ئەلمەدینە لە قورئانی پیرۆزدا لاپەڕە 19 ئەو وشەی لە ڕووی زمانەوانیەوە بەگشتی مانای شار دەبەخشێت واتە ئەو شوێنەی کە خەڵکی لێیە لە لادێ گەورەترە لە قورئانی پیرۆزدا بەگشتی 14 جار وشەی مەدینە هاتووە کە مانای تایبەتی خۆیان هەبووە بەڵام ئەوەی کە تایبەتە بە شاری پێغەمبەر صلی الله عليه وسلم 4 جار هاتووە لە ئاەتی 101 سوورەتی ئەتەوبە کە خودای گەورە دەفەرمێ وممن حولكم من الأعراب منافقون ومن أهل المدينة مردوا على النفاق لا تعلموهم نحن نعلمهم سنعذبهم مرتين ثم يردون إلى عذاب عظيم باسی ئەو کەسە دووڕوانە دەکات کە لە شاری مەدینە بوونیان هەبوو واتە مەدینەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەروەها لە ئاەتی 120 هەمان سوورەت خودای گەورە دەفەرمێت ما كان للأهل المدينة ومن حولهم من الأعراب أن يتخلفوا عن رسول الله ولا يرغبوا بأنفسهم عن نفسه ذلك بأنهم لا يصيبهم ظمأ ولا نصب ولا مخمصة في سبيل الله ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح إن الله لا يضيع أجر المحسنين ليرش وشەی مەدینە هاتووە مەبەستەیاندا شاری پێغەمبەری خوددایە صلی الله عليه وسلم و لە سوورەتی الأحزابدا لە ئاەتی 60 هاتووە لئن لم ينته المنافقون والذين في قلوبهم مرض والمرجفون في المدينة لنغرينك بهم ثم لا يجاورونك فيها إلا قليلا ليرش خدای گەورە باسی ئەو منافق و دووڕوانە دەکات کە بوونیان هەبوو لە شاری مەدینە لە سوورەتی المنافقون بە هەمان شێوە لە ئاەتی 8 خدای گەورە دەفەرمێت ليخرجن الأعز منها الأذل ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون لو آتش خدای گەورە باسی منافق و دووڕوەکان دەکات کە چیان دەکرد لە شاری مەدینە و چۆن دژایەتی بەرنامەی خودایان دەکرد بەڵام وشەی یەثریب تەنها یەکجار هاتووە لە قورئانی پیرۆزدا لە ئاەتی 13 سوورەتی الأحزاب کە مەبەستەیدا شاری مەدینەیە چونکە پێشتر شاری مەدینە بەو ناوە بەناوبانگ بووە هەروەکو خودای گەورە دەفەرمێت وإذ قالت طائفة منهم يا أهل يثرب لا مقام لكم فارجعوا ويستأذن فريق منهم النبي يقولون إن بيوتنا عورة وما هي بعورة إن يريدون إلا فرارا بەڵام سیر دەکەین ئەو شوێنانەی کە وشەی مەدینەتەیدا باس کراوە زیاتر باسەکان پەیوەست بوونە بە منافق و دووڕوەکان واتای وشەی میسر لە قورئانی پیرۆزدا لاپەڕە 21 لە قورئانی پیرۆزدا لە 5 شوێن وشەی میسر هاتووە کە خۆی لەلایەنی زمانەوانیدا بە شارێکی شارستانی و پێشکەوتوو دەوترێ لە 5 جارە تەنها جارێک مانای شارێکی پێشکەوتووی شارستانی هاتووە بەڵام لە 4 جارەکەی تر بە مانای وڵاتی میسر هاتووە بۆ نمونە لە ئاەتی 61 سوورەتی ئەلبەقەڕەدا خودای گەورە دەفەرمێ ئیهبیطوا میسڕا لێرەدا وشەی میسر مانای نیشتیمان یا وڵاتی میسری ئێستا ناگەێنێ بەڵکو بە هەر شارێکی پێشکەوتوو شارستانی دەوترێ لە هەر شوێنێکی جیهاندا بێت بەڵگەش ئەوەیە کە وشەی میسرا لە ڕووی شیکردنەوەی عەرەبیەوە واتە ئیعراب مەفعول بهی منسوبە چونکە ئەگەر بە واتای ئەو وڵاتەی میسر بەهاتایە
ئەوە تەنوینەکەی پێوە نەدەنووسە، چونکە ناوی ئیسم عەلەم چونکە ناسراوە هیچ کات تەنوین وەرناگرێ، بۆیە لە ڕووی یاساکانی ڕێزمانی عەرەبیەوە بە مەمنوع منە الصرف دادەنرێ. بەڵام لە سوورەتی یوسفدا لە ئاەتی 99 خودای گەورە دەفەرمێ وقال ادخلوا مصرا إن شاء الله آمنين. لێرەدا وشەی میسر بە مانای وڵاتی میسر دێت، چونکە وشەکە بە هەمان شێوە لە ڕووی شیکردنەوەی ڕێزمانیەوە مەفعول بهیە، بەڵام بەبێ بوونی تەنوین، چونکە وەک ناوێکی بێگانە حیسابە لە دەرەوەی زمانی عەرەبی، بۆیە ئەوەی پێی دەوترێت مەمنوع من الصرف واتە دەستکاری ناکرێ. بۆیە لەو ڕوانگەوە بە تایبەتی لە ڕووی ئەو هەڵسەنگاندنە زمانەوانیەوە دەردەکەوێت کە وشەی میسر دوو واتە دەبەخشێت. یەکەم واتە ئەو وڵاتەی کە میسریەکان تێیدا دەژین، دووهەم بە واتای شارێکی پێشکەوتووی شارستانیەت دێ. هەروەها پێیوتراوە وولایەت، بۆ نمونە بە هەردوو شاری کوفە و بەسرا دەوترا ئەلمەسران، واتە ئەو دوو شارە پێشکەوتووەی سەر بە وڵاتی عێراق بوون، بۆیە وشەی میسر خۆی بە مانای وڵاتی پێشکەوتوو دێت. ئەوەش دام پێدانانێکە لەلایەن زمانی عەرەبی بەوەی کە ئەو وڵاتە پێشکەوتوو بووە، بۆیە کاتێک عەرەبەکان توانیان قسە بە زمانی عەرەبی بکەن، وشەی مسریان وەک خواستنێک بەکارهێنا بۆ شاری پێشکەوتوو شارستانیەت. پاشان قورئانی پیرۆز هات بە شێوەیەکی زۆر ئاشکرا و جیاوازی نێوان مسر و مسڕای دیاری کرد، بە تایبەتی ئەگەر وشەکە بەبێ تەنوین بێت وەک ئاماژەمان پێدا ئەوە بمانای وڵاتی میسر دێت، بەڵام ئەگەر بەو شێوەیە نەبوو ئەوە باسی شارێکی پێشکەوتوو دێ لە هەموو ڕووەکانەوە. واتای وشەی فیرعەون لاپەڕە 23. لە قورئانی پیرۆزدا زۆر باسی چیرۆکی پێغەمبەر موسا عەلەیهی السەلام لەگەڵ فیرعەون کراوە، بەڵام وشەی فیرعەون 74 جار هاتووە لە ئاەتەکانی قورئانی پیرۆزدا، جگە لەوەی کە بە شێوەی ئالی فیرعەون 14 جار هاتووە. خۆی وشەی فیرعەون ناوێکی تایبەت نییە بۆ پاشاکانی فەراعەنیا، چونکە لە بۆ هەر فیرعەونێک ناوێکی تایبەت هەبووە، بەڵام لە کتێبە مێژوویە کۆنەکان هاتووە کە وشەی فیرعەون بەواتای ئەو کەسە دێت کە لە ناو کۆشک و تەلار نیشتەجێیە. بۆیەش تەماشا دەکەین وشەکە لە قورئاندا بە نەکیرە هاتووە، واتە نەناسراوە، لەبەر ئەوەی نەنازناوە نەبۆ کەسێکی دیاری کراوە، بەڵام وەک واتایەک بەکار هاتووە تەنها بۆ ئەو دەسەڵاتدارانەی کە لە کۆشتی حکومڕانی نیشتەجێ. بەڵام وشەی ئالی فیرعەون زیاتر بۆ ئەوە بەکار هاتووە کە تایبەت بێ بەنەوە و خێزان و خزم و ئەو زنجیرەی دەگەڕێنەوە سەر ئەو خێزانە فەرمانڕەواییە، وەک هاتووە زنجیرە خێزانەکانی فیرعەون لە یەک خێزانەوە دەستی پێکردووە تا دوا هەمینیان کە دەڵێن 30 خێزان بوونە. بەڵام ئەوەی کە زیاتر باسکرا و قورئانی پیرۆز زۆر بە شێوێکی ڕوون و ئاشکرا باسی کردووە، ئەو فیرعەونە زاڵ مستەمکارە بووە کە داوا و بانگەشەی خوایەتی کردووە و زوڵمێکی زۆری لە خەڵک کردووە تا پەروەردیگار موسا پێغەمبەر عەلەیهی السەلامی بۆ نارد و ڕزگاری کردن، وەک خوای گەورە دەفەرمێ لە ئاەتی 49 سوورەتی ئەلبەقەرەدا لە قورئانی پیرۆز وَإِذْ نَجَّيْنَاكُمْ مِنْ آلِ فِرْعَوْنَ يَسُومُونَكُمْ سُوءَ الْعَذَابِ يُذَبِّحُونَ أَبْنَاءَكُمْ وَيَسْتَحْيُونَ نِسَاءَكُمْ وَفِي ذَلِكُمْ بَلَاءٌ مِّن رَّبِّكُمْ عَظِيمٌ. واتای وشەی ئەلئەرض لاپەڕە 24. وشەی ئەرض لە قورئانی پیرۆزدا لە 458 شوێندا هاتووە، هەمووشی بە شێوەی تاک مفرەد هاتووە، چونکە ئەگەر کۆ بکرێتەوە واتە جەمع دەبینین دەبێتە ئەرضون یا ئەرضات یا ئەراضی، بەڵام وەکوتراوە لەبەر قورسی دەربڕینی بۆیە بە تاک هاتووە بە پێچەوانەی وشەی سەماوات کە بە شێوەی کۆ جەمع هاتووە. لە زۆربەی ئاەتەکانی قورئان وشەی ئەرض بەستراوەتەوە بە وشەی سەماوات کە باسی ئاسمانەکان وەک خودای گەورە لە ئاەتی 33 سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرموێ ئینی ئەعلەم غەیبە السەماوات وەلئەرض. وشەی ئەرض لە قورئاندا بە چەندین واتای جیاواز هاتووە، لەوانە بە واتای بەهەشت وەک خودای گەورە لە ئاەتی 105 سوورەتی ئەلئەنبیا دەفەرموێ
ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. ابن عباس لێرەدا دەفەرمێ مەبەستی خوددا لەو شەی ئەرض بەواتای بەهەشت دێ، واتە زەوی بەهەشت، ئەرض الجەنە. هەروەها وشەی ئەرض بەواتای شاری مەککە هاتووە، وەک ئەوەی کە خودای گەورە لە ئاەتی 97 سوورەتی ئەنیساءدا دەفەرمێ: قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض. ئیمامی بەغەوی دەڵێ مەبەست لێرەدا زەوی مەکەیە، و لە ئاەتی 56 سوورەتی ئەلعنکەبوتدا وشەی ئەرض بەواتای شاری مەدینە هاتووە، وەک خودای گەورە دەفەرمێ: يا عبادي الذين آمنوا إن أرضي واسعة فإياي فاعبدون. مجاهید کە زانایەکی گەورەیە دەڵێ مەبەست لێرەدا شاری مەدینەی پیرۆزە کە مسڵمانەکان لە مەککە شوێنیان نەبەوە بەهۆی زوڵمی بێباوڕەکان، بۆیە خودای گەورە داوای لێکردن کۆچ بکەن بۆ مەدینە. هەروەها وشەی زەوی ئەلئەرض بەمانای وڵاتی شام هاتووە، وەک لە ئاەتی 137 سوورەتی ئەلئەعرافدا خودای گەورە دەفەرمێ: وأورثنا القوم الذين كانوا يستضعفون مشارق الأرض ومغاربها. ئیمامی حەسەنی بەسری و قەتادە دەڵێن مەبەست لە وشەی زەوی لێرەدا زەوی شامە. هەروەها وشەی ئەرض بەمانای زەوی وڵاتی میسر هاتووە، وەک ئەوەی یوسف پێغەمبەر سەلامی خودای لەسەر بێت داوای کرد ببێتە سەرپەرشتیاری بواری دارایی و وڵاتەکە، کە خودای گەورە دەفەرمێ لەسەر زمانی ئەو لە ئاەتی 55 سوورەتی یوسفدا: قال جعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. ولا زۆرێک لە ئاەتەکان وشەی ئەرض بەواتای وڵاتی میسر هاتووە. هەروەها وشەی ئەرض بەمانە واتای زیاتر هاتووە، بەڵام لە ڕێگەی ئاەتەکان یا سیاقی ئاەتەکانەوە دەزاندرێ وەک ئەوەی کە لە باسی بەنی ئیسرائیل هاتووە کە خودای گەورە زەوی لەسەر قەدەغە کردن، واتە ئەو زەویەی کە ئەوان تێیدا دووچاری بزربوون و سەر لێ شێواوی هاتنەوە بەهۆی یاخی بوونیان. فإنها محرمة عليهم 40 سنة يتيهون في الأرض. ولآتي 27 سورة الأحزاب وشي أرض بمعنى زەویەکانی هەردوو ئیمپراتۆریەتی فارس و ڕۆمانیەکانەوە هاتووە، وەک خودای گەورە دەفەرمێ: وأورثكم أرضهم وديارهم وأموالهم وأرضا لم تطئوها. کاتێک مسڵمانەکان ئەو شوێنانەیان ئازاد کرد. جیاوازی نێوان نەبە و خەبەر. لاپەڕا 26 هەردوو وشەکە بەواتای هەواڵدێن، بەڵام لە ڕووی زمانەوانیەوە ئەگەرچی مرادف حیسابن، بەڵام جیاوازیان هەیە لە بەخشینی مانە. زاناکانی زمانەوانی دەڵێن نەبە گرنگترە لە خەبەر، واتە بە هەواڵێکی گەورە و گرنگ دێت، وەک خودای گەورە لە ئاەتی 22 سوورەتی ئەننەملدا دەفەرمێ: وجئتك من سبأ بنبأ يقين. کە باسی ئەو باڵندەیە دەکات کە هەواڵێکی گرنگی لە ناوچەی سەبە بۆ پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لەسەر بێت هێناوە، بۆیە وشەی نەبە بەکار هاتووە. هەروەها بەگشتی لە قورئاندا نەبە هەواڵێکی گرنگتر و بەبایەختر هاتووە، وەک لەو دوو ئاەتەدا هاتووە: قل هو نبأ عظيم. سوورەتی صاد ئاەتی 67. جیاوازی نێوان البەحر و ئەلیەم. لاپەڕا 27 هەردوو وشەکە لە ڕووی زمانەوانیەوە بەواتای دەریا دێت، بەڵام لە قورئانی پیرۆزدا وشەی ئەلبەحر بەواتای ئەو شوێنە دێت کە پڕ بێت لە ئاو فراوان بێت. وشەکە لە قورئانی پیرۆز 33 جار هاتووە و زۆر جاریش وشەی ئەلبەحر لە قورئانی پیرۆزدا بەواتای ئەو نیعمەتانە دێت کە خودای گەورە بەخشیویەتی بە بەندەکانی. بۆیە تەماشا دەکەین بە چەندین مانا واتای جوان هاتووە. بۆ نمونە بەواتای هیدایەت هاتووە، هەروەکو خودای گەورە دەفەرمێت: وهو الذي جعل لكم النجوم لتهتدوا بها في ظلمات البر والبحر قد فصلنا الآيات لقوم يعلمون. سورة الأنعام آية 97. هەروەها بەواتای ڕێزە کەرامەت هاتووە، وەک خودای گەورە دەفەرمێ:
وَلَقَدْ كَرَّمْنَا بَنِي آدَمَ وَحَمَلْنَاهُمْ فِي الْبَرِّ وَالْبَحْرِ سوورەتی الئیسراء ئاەتی 7. یا لە کاتی ڕزگار بوون خودای گەورە دەفەرمێ چێ ڕزگارتان دەکات لە تاریکیەکانی وشکانی و دەریا هەروەکو خودای گەورە دەفەرمێت قل من ينجيكم من الظلمات البر والبحر تدعونه تضرعا وخفية سورة الأنعام آية 63 لەگەڵ چەندین واتا و مانایتر کە لکاوە بە وشەی ئەلبەحر بەڵام وشەی ئەلیەم کە بە واتای ئەو شوێنە دێت کە نقوم بووە بە ئاو ئەویش هەژزار لە قورئاندا هاتووە بۆیە ئەو وشەیە تێبینی دەکەین هەمیشە لەگەڵ ئازار و لە ناوچوون و مەینەتیەکاندا هاتووە وەک خودای گەورە باسی تۆڵە سەدنەوەکان دەکات کە چۆن نەتەوەکەی نقوم کرد فانتقمنا منهم فأغرقناهم في اليم سورة الأعراف آية 136 وهروها وشي اليم لسيروجي بيغمبر موسى عليه السلام هاتووە کاتێک خودای گەورە داوای لە دایکی موسا کرد کە کۆرپەکەی بهاوێتە ناو دەریاکە کە وشەی ئەلیەم بەکار هاتووە واتە شوێنی ئازار و نقوم بوون ئەوەش وەک موعجیزەیەکە کە ئەگەر چی ئەو شوێنە زۆر ناخۆش بوو بەڵام خودای گەورە بەتوانایە موسا ڕزگار بکات بە شێوەیەکی گشتی هەردوو وشەکە لە ڕووی ماناوە لە یەکتر نزیکن کە واتای دەریا دەبەخشێ بەڵام ئەلبەحر زیاتر بۆ نیعمەتەکان بەکاردێت کەچی وشەی ئەلیەم بۆ ناخۆشی و ئازار و مەینەتەکان بەکار هاتووە جیاوازی نێوان جاءە و ئەتە لاپەڕا 29 هەردوو وشەکە لە ڕووی واتاوە بە مانای هاتن دێت بەڵام لە قورئانی پیرۆزدا ئەگەرچی وەک مرادف هاتوون بەڵام واتای تایبەت دەبەخشن لەلایەنی زمانەوانیەوە وشەی جاءە لەو کاتە لە قورئان بەکار هاتووە کە باسی مەشەقەت و ناخۆشی بێت یا کارەکە قورس بێت بەڵام بە پێچەوانەوە وشەی ئەتا بە واتای کارێکی ئاسان یا دوور لە زەحمەت و ناخۆشی بەکار هاتووە بۆ نمونە خودای گەورە دەفەرمێ لە ئاەتی 110 سوورەتی یوسفدا حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا جاءهم نصرنا فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين کاتێک خودای گەورە باسی پێغەمبەران دەکات کە چۆن دەگەنە پلەی ناڕەحەتی زۆر هەست دەکەن لەلایەن نەتەوەکانی خۆیان پەیامێکیان بەدرۆخرایەوە لێرەدا وشەی جاءە بەکار هاتووە واتە سەرکەوتنی خوددا لەو کاتی بۆیان هات چونکە کارێکی قورس و پڕ لە زەحمەتیە کە پێغەمبەرانی خوددا بگەنە ئەو پلەیە سەلات و سەلامی خۆیان لەسەر بێت لە چاوەڕێکردنی سەرکەوتنی پەروەردیگار هەروەها لەو ئاەتەدا کە خودای گەورە دەفەرمێ هەردوو وشەکەی بەکارهێناوە لە حاڵەتی یەکەم بە ئەتا لە حاڵەتی دووەم بە جاءە هەروەکو خودای گەورە دەفەرمێت ولقد أرسلنا رسلا من قبلك منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك وما كان لرسول أن يأتي بآية إلا بإذن الله فإذا جاء أمر الله قضي بالحق وخسر هنالك المبطلون سورة غافر آية 78 ئەوەی یەکەم کە بە وشەی یەئتی هاتووە باسی ئاەتەکان و موعجزە زانی پێغەمبەران دەکات بەڵام لەوەی دووەم چونکە باسەکە لەسەر کۆتایی ژیانی مرۆڤەکانە و باسی خەسارەتمەندیە لە ڕۆژی دوایی بۆیە وشەی جاءە بەکار هاتووە و بە شێوەیەکی گشتی وشەی جاءە لە قورئانی پیرۆزدا تەنها بە فعل ماضی هاتووە واتە کاری ڕابردوو هیچ کات بە فعل مضارع واتە کاری ڕانەبردوو بەکار نەهاتووە یا بە شێوەیەکی تر بەڵام وشەی ئەتا بە شێوەی فعل مضارع هاتووە واتە کاری ڕانەبردوو ئەوەش واتا و مانای تایبەتی خۆی دەبەخشێ جیاوازی نێوان ئیبن و وەلەد لاپەڕا 32 لەلایەن شارەزایانی زمانی عەرەبیەوە بەگشتی باسی ئەو دوو وشەیە کراوە دەڵێن ئیبن کە مانای کوڕدێت بەگشتی زیاتر بۆ تایبەتمەندیە بۆ نمونە بۆ قوتابی زانست دەوترێت ئەبناء العلم یا مامۆستایەک یا زانایەک بە قوتابیانی خۆیان دەڵێن ئیبنی واتە بەردەوام بوون لە هاوڵێتی و جا هاوڵێتی کەسێک بێ
یا زانست یا هەر شتێکی تر. بەڵام زۆربەی زانایان لەسەر ئەوە هاوڕان کە وشەی وەلەد نێرومێ دەگرێتەوە. بۆ نمونە وەک خودای گەورە لە ئاەتی 11 سوورەتی ئەنیسادا دەفەرموێت: يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين فإن كن نساء فوق 2 فلهن ثلثا ما ترك وإن كانت واحدة فلها النصف ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد فإن لم يكن له ولد وورثه أبواه فلأمه الثلث. لێرەدا کە باسی میرات دابەشکردنە، ئیمامی شەوکانی دەڵێ مەبەستی خوددا لێرە لە وشەی وەلەد نێرومەیە، بەڵام بە پێچەوانەوە وشەی ئیبن تەنها بۆ نێر بەکاردێت، تەنها چونکە وشەی بینت بۆ مێ بەکار هاتووە. واتای وشەی قورئان لاپەڕە 31. ئەو وشەیە زیاتر لە 50 جار لە قورئانی پیرۆزدا هاتووە، لە 12 جار بە شێوەی ناسراو هاتووە، واتە ئەلیف و لامی ناساندنی پێوەیە. وشەکە وەک چاوک هاتووە کە لە وشەی قەڕە هاتووە وەرگیراوە. قورئانی پیرۆز 114 سوورەت پێک دێت، هەروەها 6236 ئاەت لە خۆ دەگرێت. بەوە دەزانین کە چاوجی وشەی قەڕەە کە خودای گەورە دەفەرمێ: فإذا قرأناه فاتبع قرآنه. سوورەتی ئەلقیامە ئاەتی 18. ئەو قورئانە بە زمانی عەرەبی دیار هاتۆتە خوارەوە، هەروەکو لە ئاەتی 2 سوورەتی یوسفدا خودای گەورە دەفەرمێت: إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. لروي پێناسەی شەرعیەوە قورئانی پیرۆز ئەو کتێبەیە کە لەلایەن خودداوە دابەزیوە بۆ سەر پەیامبەری خۆی محەممەد درودی خوای لەسەر بێت، لە ڕێگەی فریشتەی وەحی جوبریل سەلامی خوای لەسەر بێت، کە لەناو دڵ یاخود خەڵک پارێزراوە و لە موسحەفیشدا نووسراوە. ئەو قورئانە بە چەند ناوێکی تر هاتووە وەک ذیکر، فورقان، کتاب، وەک خودای گەورە لە سەرەتای سوورەتی ئەلفورقاندا دەفەرمێ: تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. لێرەدا نابی قورئان بە وشەی فورقان هات کە بەواتای جیاکردنەوەی حەق لە ناحەق دێت، یاخود خودای گەورە دەفەرمێت: إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. سوورەتی ئەلحیجر ئاەتی 9. لێرەشدا پەروەردیگار باسی وشەی ذیکری کرد کە واتای قورئان دەگەێنێ و خودای گەورە دەیپارێزێ لەوەی کەسانێک بێن بیانەوێ دەستکاری بکەن و یا شتێک بهێنن ناوی قورئانی لێ بنێن. بۆ زیاتر شارەزابوون لە قورئان و ئەحکام و ئاەتەکان و تەجویدی قورئان و یاخود ڕاوە و تێگەیشتن لە هەموو سوورەتەکان و چۆنیەتی دابەزینی قورئان بەگشتی زانستێک هەیە بە ناوی علوم القورئان، واتە زانستەکانی قورئان. واتای وشەی ئەلعەقڵ لە قورئاندا لاپەڕە 33. لە ڕووی زمانەوانیەوە عەقڵ بە مانای ڕێگەگرتن دێت یا بەندکردن وەک بە شوێنی بەندکردن دەوترێت معتەقەل. لە قورئانی پیرۆزدا ئەو وشەیە هیچ کات بە شێوەی چاوکدا نەهاتووە، بەڵام بە شێوەی فەعل واتە کار لە 49 شوێندا هاتووە. هەرچی بەو شێوەیەش هاتووە زیاتر واتای زانین و بیرکردنەوە و تێگەیشتن دەبەخشێت. بۆ نمونە بە شێوەی فەرمانی تعقیلون لە 24 شوێندا هاتووە، وەک خودای گەورە بۆ نمونە لە ئاەتی 242 سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرمێت: كذلك يبين الله لكم آياته لعلكم تعقلون. بەڵام بە شێوەی یعقیلون لە 22 جێگەدا هاتووە، وەک خودای گەورە دەفەرمێ: صم بكم عمي فهم لا يعقلون. سوورەتی ئەلبەقەڕە ئاەتی 171. بەڵام بە شێوەی یعقیلوها تەنها یەکجار هاتووە، ئەویش لە ئاەتی 42 سوورەتی ئەلعنکەبوت: وما يعقلوها إلا العالمون. سوورەتی ئەلعنکەبوت ئاەتی 43. هەروەها بە شێوەی نەعقیل تەنها یەکجار هاتووە، لە ئاەتی 10 سوورەتی ئەلمولک کە خودای گەورە دەفەرمێ:
وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. ئەوانەی باسمان کرد هەر هەمووی فعل مضارعە واتە کاری ڕانەبردوو، بەڵام لە ئاەتی 75 سوورەتی ئەلبەقەرە بە شێوەی کاری ڕابردوو هاتووە، وەک خودای گەورە دەفەرمێت: أفتطمعون أن يؤمنوا لكم وقد كان فريق منهم يسمعون كلام الله ثم يحرفونه من بعد ما عقلوه وهم يعلمون. هەروەها چەندین وشەی تر بەکار هاتووە لە قورئانی پیرۆزدا، بەڵام مانا واتای عەقڵ دەبەخشن. بۆ نمونە وشەی ئەلباب کە واتای خاوەنی عەقڵەکان دەبەخشێت لە قورئاندا لە 16 شوێن هاتووە، لەوانە لە ئاەتی 179 سوورەتی ئەلبەقەرەدا کە خودای گەورە دەفەرمێت: ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. بەگشتی عەقڵ واتای زانین و تێگەیشتن و بیرکردنەوە دەگەیەنێ، بۆیە خودای گەورە زۆر جار پاش ئەو ڕووداوانە بەکاری دەهێنێ کە زیاتر پێویست بە بیرکردنەوە و تێفکرین دەکات. جیاوازی نێوان المسلم و المؤمن لاپەڕە 34. دیارە ئەو دوو وشەیە زۆر لە قورئانی پیرۆزدا هاتوون. زۆر جار خودای گەورە کاتێک فەرمان بە خەڵک دەکات بە موسلیمین بانگیان دەکات، هەندێک جاریش بە مؤمنین زاناکان لەسەر ئەوە ڕای تایبەتیان هەیە دەڵێن هەر کاتێک خوددا باسی مسلیمی کرد، بۆ نمونە کاتێک خوددا وشەی ئەسلەم و یا ئەسلەم نای بەکار دەهێنێ مەبەستەیدا ئیسلامە، چونکە ئیسلام واتە وتنی لا ئیلاهە ئیلا الله یا وشەی یەکتاپەرستی بە زمان، بەڵام ئیمان دەبێ کەسەکە بە زمان بڵێ و بەکردەوەش پەی ڕەوی بکات. بۆیە وتراوە ئیمان شوێنی دڵە و دەبێ لەوێش بچەسپێ وە کردارەکانیش بیسەلمێنن. دەکرێت لێرەدا بڵێن هەموو کەسێکی مؤمین بە موسلیم حیسابە و بەڵام ناکرێ بە هەموو کەسێکی موسلیم بەوترێ مؤمین. هەروەکو خودای گەورە دەربارەی دوو ڕووەکان واتە منافیق ڕوون دەکاتەوە و کاتێک ئەوان دەیانگوت ئێمە باوەڕمان هێناوە، بەڵام خوددا ئاەتی دابەزاند کە ئەوان ئیمانیان نەهێناوە، تەنها بە زمان ئەوە بڵاو دەکەنەوە، وەک لە ئاەتی 14 سوورەتی ئەلحوجراتدا خودای گەورە دەفەرمێت: قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم وإن تطيعوا الله ورسوله لا يلتكم من أعمالكم شيئا إن الله غفور رحيم. واتا أعراب كان ديانقوت ئێمە ئیمانمان هێنا، بەڵام خوددا دەفەرمێ ئەوە مەڵێن چونکە ئیمان جێگیر نەبووە یاخود نەچۆتە ناو دڵەکانتان، کەواتە لێرەدا دەردەکەوێت مؤمین پلەی بەرزترە لە موسلیم. بۆیەش کەسێک دەتوانێت لە بەردەم خەڵکەوە بە ئاشکرا کردارەکانی ئیسلام ئەنجام بدات، بەڵام لەوانەیە ئیمان لە ناو دڵیدا نەبێت. بۆیە ئەگەر ئیمان بە تەواوی جێگیر بوو لە ناو دڵەکان، ئەو کاتە مرۆڤەکان بە کرداریش زیاتر لە خوددا نزیک دەبنەوە و زیاتر هەنگاو دەنێن بەرەو ڕەزامەندی پەروەردیگار. واتای وشەی ئەلقیرتاس لاپەڕە 36. لە قورئانی پیرۆزدا لە چەند شوێنێک ئاماژە بە وشەیە درایە کە زاناکان قسەیان لەسەر کردووە. پێشتر بێ باوڕەکان یا ئەوانەی کە ئەهلی کتابوون باوەڕیان نەدەهێنا بە قورئانی پیرۆز. خودای گەورە لە ئاەتی 7 سوورەتی ئەلئەنعامدا دەفەرموێ: ولو نزلنا عليك كتابا في قرطاس. واتە ئەگەر ئەو قورئانەمان دابەزاندبایە بە شێوەی پەڕ واتە کاغەز لە پێش ساویان بوایەوە بیان خوێندبایەوە، ئەوە هەر باوەڕیان پێ نەدەهێنا. بۆیە لەو ئاەتەدا وشەی قیرتاس ئەوەیە کە لەسەری بنووسرێ لە پێست یا لە کاغەز وەک پەڕا وایە، بەڵام بەدار و بەرد ناوترێت ئەگەر چی پێشتر لەسەر دار و بەردیش نووسراوە. هەروەها بۆ نمونە لە ئاەتی 91 سوورەتی ئەلئەنعامدا خودای گەورە دەفەرموێ: قل من أنزل الكتاب الذي جاء به موسى نورا وهدى للناس تجعلونه قراطيس. لێرەش بە هەمان شێوە بەمانای واتای کاغەز دەدات یا ئەوەی کە لێی دەنووسرێ
چونکە بێ باوەڕەکان باوەڕیان نەدەهێنا بە قورئان بە تایبەتی لە ئەهلی کتاب کاتێک لە تەورات و ئینجیل باسی پێغەمبەر موحەممەد درودی خوای لەسەر بێت کرابوو بەڵام ئەوان لەو نووسراوە قەڕاتیز هەندێکیان لی دەشاردەوە بە تایبەتی ئەوەی کە باسی پێغەمبەری خودای دەکرد صلی الله عليه وسلم. جیاوازی نێوان بەککە و مەککە لە قورئانی پیرۆزدا لاپەڕا 37. دیارە لە قورئانی پیرۆزدا وشەی مەککە کە بەکار هاتووە بە واتای شاری مەککە دێت یا شاری مەککەی پیرۆز کە ماڵی خودای گەورەی لێیە. بەڵام تەماشا دەکەین لە سوڕەتی ئالی عیمران ئایەتی 96 خودای گەورە کاتێک باسی ئەو شارە دەکات و دەفەرمێت إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين. تەماشا دەکەین وشەی بەککەی بەکارهێناوە لێرەدا زاناکان قسەیان لەسەر کردووە. هەروەها ڕووی ئیعجازی قورئان دەردەکەوێ چونکە کاتێک خودای گەورە دەفەرمێ ئەوەل واتە یەکەمین ماڵی خوددا لە ڕووی مێژوویەوە بە تایبەتی لە زمانی سامێتی کۆن پێی دەوترا بەک کە بە واتای بەیت دەهات و کاتێک خودای گەورە دەفەرمێ ئەوەلە بەیت بە واتای ماڵی عیبادەت دێت کە هەمان مانای وشەی بەک دەدات لە زمانی سامێتی کۆن. بەڵام وشەی مەککە زاراوەیەک بوو پاشان بەکار هاتووە یا نوێتر بووە ئەو کاتەش لە سەردەمی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بەکار هاتووە کەواتە لەو ئاەتەی سوڕەتی ئالی عیمراندا لەبەر ئەوەی خودای گەورە باسی یەکەم بەیت دەکات لەسەر ڕووی زەوی لە ڕووی مێژوویەوە ئەوە بە بەککە باسی کردووە. بەڵام لە شوێنەکانی تر هەمووی بە مەککە هاتووە چونکە وەک وتمان ئەو زاراوەیە ئەو کات بەکار هاتووە مەبەستەیدا شاری مەککەی پیرۆز بووە کەچی هەندێک لە زانایانی تریش دەڵێن بەککە و مەککە یەک واتە دەبەخشن بەڵام زۆر جار لە کاتی بەکارهێنانیاندا پیتی میمەکە دەکرێتە بە. بەڵام ئەوەی پێشتر وتمان دروسترە هەروەکو وشەی بەعل بەک کە لە دوو وشە بەکار هاتووە بەعل و بەک کە بە واتای ماڵی پەرستنی مانگا و چێڵ و ئەو شتانە هاتووە کە وەک قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە و باسی کردووە. أتدعون بعلا وتذرون أحسن الخالقين. واتای وشەی عەدن یا جەنات عەدن لاپەڕا 38. لە ڕووی شرۆڤەکردنی ئەو وشەوە زۆرێک لە زاناکان قسەیان کردووە مانایان بەدەرخستووە. هەندێکیان دەڵێن بە واتای ئەو مانەوە و جێگیربوونە دێت لە بەهەشت وەک خودای گەورە باسی کردووە جەنات عەدن خالدین فیها واتە ئەو بەهەشتانە ئەو باخ و بێستانانەی کە تێیدا جێگیر دەبن و بە هەمیشەی دەمێنێنەوە. بۆیە هەر لە ئاەتی 76 سوڕەتی تاها هاتووە کە مەبەستەیدا بەهەشتی مانەوە ئیقامە بە شێوەیەکی هەمیشەیی جەنات عەدن تەجری من تحتها الأنهار خالدین فیها وذلك جزاء من تزكى. و بە شێوەیەکی گشتی واتای جێگیربوون و مانەوە دەبەخشێ. هەندێک لە زانایانیش وتویانە بە واتای مەعدەنی شتەکان دەبەخشێت لە خشل و زێڕ و شتە گرانبەهاکان. هەروەها وتراوە کە لە ناوەڕاستی بەهەشتە و بەشێکی تری وتویانە لە بەرزترینی بەهەشتە بۆ پێغەمبەران و پیا و چاکان و شەهیدان ئامادە کراوە. بەڵام لە ڕووی زمانەوانی شەوە واتای وشەکە ئەوە دەبەخشێ کە ئەو کەسانەی دەستنە بەهەشتی عەدن جێگیر دەبن و هەمیشە دەمێنێنەوە و دووچاری هیچ ناخۆشیەک نابنەوە وەک خودای گەورە فەرموویەتی ومەساکینە طەیبەة فی جەنات عەدن. واتای وشەی ئەلفیردەوس لاپەڕا 39. دیارە هەر کات لە قورئانی پیرۆزدا وشەی فیردەوس دەبینین بە مانای بەهەشت دێت و دەزانین کە خودای گەورە باسی بەهەشت دەکات. بەڵام لە ڕووی زمانەوانیەوە وشەی فیردەوس واتە بەرزترینی بەهەشت و یا شیرینترینی بەهەشت ئەوەش لە ئاەتی 11 سوڕەتی ئەلمؤمنون هاتووە کە خودای گەورە دەفەرمێت الذين يرثون الفردوس هم فيها خالدون. هەروەها خودای گەورە بۆ ئەو کەسانەی کە باوەڕدارن و کاری چاکە ئەنجام دەدەن و ئەو شوێنەیان پێدەدرێت وەک لە ئاەتی 107 سوڕەتی ئەلکەهفدا خودای گەورە دەفەرمێت إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. وهاتووە کە وشەی فیردەوس بە واتای باخ و بێستان دێت یا وتراوە
کە ئەو باخ و دارخورمایە و ترێ و ئاوی بەردەوامی لێبێت و پێی دەوترێت فیردەوس. لە ڕایەکی تردا هاتووە کە ئەو وشەیەیە بەمانای ئەوە دێت شوێنێکی تایبەتە لە بەهەشت، بەڵام بەگشتی لە قورئانی پیرۆزدا بەواتای بەهەشت دێت. جا بەڵێنترین شوێنی بەهەشت بێ یا ناوەندی بەهەشت بێ یا هەر باخ و باغات و بێستان و بوونی ئاو و دارخورما و ئەوانەی هەمویان خۆیان دەبیننەوە لە وشەی ئەلفیردەوس کە بۆ بەندە باوەڕدارەکان و چاکەکارانی ئومەتی پێغەمبەری خودا صەڵی الله عەلەیه وسەلەم ئامادەکراوە لەلایەن پەروەردیگارەوە. جیاوازی نێوان وشەی شەیطان و ئیبلیس. لاپەڕەچل لە قورئانی پیرۆزدا هەردوو وشەی شەیطان و ئیبلیس چەندین جار بەکارهاتوونە. ئایا لە ڕووی مانا و زمانەوانیەوە جیاوازێکیان هەیە؟ زۆرێک وا هەز دەکەن کە هیچ جیاوازیەک نەبێ لە نێوان ئەو دوو وشەیە، چونکە مەبەستەیدا سەرسەختترین دوژمنی مرۆڤە کە شەیطانە، بەڵام زانایانی زمانەوانی ڕای تایبەتیان هەیە لەسەر ئەو دوو وشەیە کە بۆ نمونە سیبەوەی دەڵێ عەرەبەکان دەڵێن تەشقین تەشیطن فلان، واتە ئەو مرۆڤە سیفاتی شەیطانی وەرگرت. وەڕای دروست ئەوەیە کە وشەی شەیطان بە واتای دووربوون دێت بۆیە هەر کەسێکی یاخی لە مرۆڤ یا جنۆکە یا ئاژەڵ پێی دەوترێت شەیطان، هەر وەکو خودای گەورە لە ئایەتی 112 سوورەتی ئەلئەنعامدا دەفەرموێت: وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا. بۆیە شەیطان سیفەتە بۆ هەموو مرۆڤێک یا جنۆکەیەک یا ئاژەڵێک کە کاری شەیطان ئەنجام بدات. هەروەها وشەی شەیطان بەوە دێت هەر کەسێک دوور بێت لە خێر و چاکە یا هەر کەسێک زۆر بمێنێتەوە لە ناو خراپەکاری یاخی بوونەوە. و وشەی شەیطان بە هەموو پێکاتەکانیەوە ئەو مانایە دەبەخشن. 88 جار لە قورئانی پیرۆزدا هاتووە. بۆیە ئەگەر وشەی شەیطان بەتاک بەکارهات ئەوە مەبەستەیدا سەرکردەی شەیطانەکانە کە ئیبلیس دەگەێنێ. بۆیە لە قورئانی پیرۆزدا چەندین جار وشەی شەیطان بەکارهاتووە کە مەبەستەیدا ئیبلیس بووە. بۆ نمونە خدای گەورە دەفەرمێت: فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين. كالردا خدای گەورە مەبەستی ئیبلیسە کاتێک بە وەسوەسەکانی فێڵی لە ئادەم و حەوا کرد، سەلامی خۆیان لەسەر بێت. ئیبلیس کە وەک هاتووە بە واتای ئەوە دێت کە کەسێک دوور بکەوێتەوە لە ڕەحمەتی خودا یا دەرکرابێ لە ڕەحمەتی خودا، خۆی جنۆکە بووە و خدای گەورەی پرستووە، بەڵام سەرپێچی فەرمانەکانی خدای گەورەی کرد کاتێک ئامادە نەبوو کوڕنۆش بۆ ئادەم ببات و هەروەکو خدای گەورە دەفەرمێ: وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه. سورة الكهف آية 5. واتای وشەی مەڕیەم لە قورئاندا. لاپەڕاچلودوو وشەی مەڕیەم لە بنەڕەتدا وشەیەکی عەرەبیە و زمانی جوولەکەکان هەر بە زمانی ئەوان بەواتای ئەو کەسە دێت کە بەندایەتی و خزمەتکاری بۆ خودای گەورە بکات. یەکەم کەس کە ئەو ناوەی لێنرا مەڕیەمی کچی عیمران بوو. دایکی ئەو ناوەی لێنا چونکە خۆی بڕیاریدا بوو سوێندی خواردبوو کە خزمەتی بەیت المەقدیس بکە، وەک خودای گەورە لە ئایەتی 35 و 36 سوورەتی ئالی عیمران باز دەکات و دەفەرموێت: إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم. فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم. وشەی مەڕیەم لەلایەن یۆنانیەکانەوە پێی دەوترێت ماریا، و لە هەندێک زمانی تری دنیاوە پێی وتراوە ماریان. یەکەم سوورەتیش کە لە قورئانی پیرۆزەوە بە ناوی ئافرەتێک کرابێت سوورەتی مەڕیەمە کە ڕیزبەندی 19 لە سوورەتەکانی قورئانی پیرۆزدا. هەروەها
ئەوەی جێگەی باسە 34 جار لە قورئاندا هاتووە، بەڵام لە زۆربەی شوێنەکاندا لەگەڵ ناوی پێغەمبەر عیسا هاتووە سەلامی خوای لەسەر بێت. هەروەکو خودای گەورە وەک موعجیزەیەک ئەو منداڵەی بەخشی بە مەریەم سەلامی خوای لەسەر بێت. جیاوازی نێوان القەلب و الفؤاد لە قورئاندا لاپەڕا 43. دیارە ئەو دوو وشەیە بەمانای دڵ هاتوون کە هەر کاتێک دوو وشە وترابێ زۆرێک لە کەسەکان بە مرادیف حیسابی دەکەن، واتە یەکمانە و واتا دەگەێنن. بەڵام لە قورئانی پیرۆزدا جیاوازی هەیە و زاناکانی زمانەوانی و هەتا بەشێک لە ڕاوەکارانی قورئانی پیرۆز بۆ چوونی تایبەتیان هەبووە. دکتۆر فاضل سامرایی کە کەسێکی دیاری بواری ڕەوانبێژی و ئیعجازی زمانەوانیە لە قورئانی پیرۆزدا دەڵێ دڵ شوێنی زانست و بیر و هۆش و ئازایەتی و دلێریە، بەڵام فؤاد بەواتای ئەوە دێت کە شتێک گڕ بگرێت و بەهۆی سوتانەوە، واتە بەهۆی کارێکی ناخۆشەوە کە کەسەکە دڵی بستێت و لە خەفەتباریدا. بەڵگەشی ئەوەیە کە خودای گەورە دەربارەی دایکی موسا سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێت وأصبح فؤاد أم موسى فارغا إن كادت لتبدي به لولا أن ربطنا على قلبها لتكون من المؤمنين. سورة القصص آتدا. واتا کاتێک فەرمانی لەلایەن خواوە پێکرا کە موسای ڕۆڵەکەی بەهاوێتە ناو دەریاوە، لێرەدا خودای گەورە وشەی فؤادی بەکارهێناو، واتا خەریک بوو دڵی گڕ بگرێت. بەڵام پاشان خودای گەورە وشەی قەلبی بەکارهێناوە، واتا ئەگەر خودای گەورە دڵی قایم و بەهێز نەکردبایە دووچاری کارە سات دەبەوە، کەواتە بەپێی ئەو ئاەتە دڵ شوێنی بڕیاردان و ئازایەتی و خۆڕاگریە. هەروەکو هەندێک زانایتر دەڵێن وایە جیاوازی هەیە لە نێوان ئەو دوو وشەیە، باسی ئەوە دەکەن کە هەمیشە وشەی فؤاد دوای هەردوو وشەکانی ئەسسەمع والبەسەر هاتووە، بەڵام بە پێچەوانەی وشەی ئەلقەلب لە پێش هەردوو وشەی ئەسسەمع والبەسەر هاتووە کە بە خودای گەورە دەفەرمێت ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم. یا هەندێک جار لە نێوان هەردوو وشەکە هاتووە وەک دەفەرمێ وختم على سمعه وقلبه وجعل على بصره غشاوة. سورة الجاثية آية 23. ئەندێک لە زاناکانی سەردەم لە ڕێگەی توێژینەوەکانەوە گەیشتنە ئەو ڕاستیەی کە فؤاد نزیکە لە هەندێ ناوچەی مێشک و فەرمانی تایبەتی هەیە، بە تایبەتی دەڵێن واتای زاکیرە و هەروەها زیرەکی ئەو مانایانەوە دێت، بۆیە دەڵێن دڵ سەرکردەی شتەکانە لە ناو سنجی مرۆڤەوە، بەڵام فؤاد پەیوەندی بەو شتانەوە هەیە کە لەسەر و مێشک و بیستن و بینینەوە نزیکن، بۆیە دەڵێن سەمع و بەسەڕ و فؤاد ئەوانە هەمووی وەک سەرباز و ئامێروان لەژێر فەرمانی دڵەوە، لەگەڵ ئەوەی کە فؤاد بوونی لە زۆرێک لە شوێنەکانی لاشەی مرۆڤەوە هەیە، کەواتە بەگشتی ئەوەیە کە فؤاد تایبەتە بە سۆز و سیفاتەکانی زاکیرەوە و وەزیرەکی و هەڵچوون و عاتیفە و ئەو شتانە، بەڵام قەلب بەمانای عەقڵ و بیر و هۆش و بیر و هزریش دێت کە وەک قورئان لە زۆرێک لە ئاەتەکاندا باسی کردووە. جیاوازی نێوان بەسەڕ و نەظەڕ و ڕوئیە لاپەڕا 45. بەسەڕ لە گرنگترین کردارەکانی چاوە، هەروەها بەواتای نەظەر دێت، واتە دیتن یا ڕوئیە، بەڵام وشەی بەسەڕ بۆ ئەوە بەکاردێت کە بە شێوەیەکی قوڵ و تەواو ببینێ، واتە وشەی بەسەڕ ئەو هەستەیە کە کەسەکە دەتوانێت بە تەواوی وێنەی دیمەنەکە ببینێ. لە قورئانی پیرۆزدا لە 274 شوێندا وشەی بەسەڕ هاتووە کە بەڵگەیە لەسەر زانستی تەواو و دیتنی ڕاستەقینە و ماهیەتی شتەکان. هەروەکو خودای گەورە لە ئاەتی 5 سوڕەتی ئەلقەلەمدا دەفەرمێ فەسەتوبەصیڕ وەیوبەصیڕون. هەروەها لە ئاەتی 42 سوڕەتی مەریەمدا هاتووە إذ قال لأبيه يا أبت لم تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا. کە لە هەردوو شوێنەکەدا وشەی بەسەڕ بەواتای بینینی ڕاستەقینە دێت و وەناوەڕۆکی شتەکە دەردەخات، بەڵام بە پێچەوانەی وشەی عین کە چەندین جار لە قورئاندا هاتووە وەک ئامێرێکە لە بۆ بینین و واتە لە بۆ بەسەڕ، وەک خودای گەورە لە ئاەتی 195 سوڕەتی ئەلئەعرافدا دەفەرمێ ئەم لەهم ئەعیون یوبەصیڕون بها. یا جیاوازێکی تەواو هەیە لە نێوان هەردوو وشەی نەظەڕ و بەسەڕ، چونکە وشەی نەظەڕ تەنها لە بۆ بینینی ئەو شتەیە
کە مەبەستی دیتن لێت. بۆیە بە هەمان شێوە خودای گەورە دەفەرمێت وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون. سوڕەتی الأعراف ئاەتی 198. واتە دەیانەوێ تەماشای تۆ بکەن بەڵام ناتبینن، بەڵام نابینن بەو شێوەیە ڕاستەقینەی کە لە واتای وشەی بەسەر باسمان کرد. هەروەها بە واتایەکی تر نەظەر بینینێکی ئاساییە و کەسێک ئەگەر تەنها تەماشا بکات مەبەستی ئەوە نەبێت بگاتە ناو دڵی کاریگەری لەسەر ناخی ببێت یا بیەوێ لە شتەکە بە تەواوی تێبگات و تەنها بە نەظەر حیسابە. بۆیەش خودای گەورە ئەوەمان بەڕوونی لە بۆ باز دەکات کە دەفەرموێت ونزع يده فإذا هي بيضاء للناظرين. سوڕەتی الأعراف ئاەتی 108. کاتێک خودای گەورە داوای لە موسا پێغەمبەر کرد سەلامی خوای لەسەر بێت دەستی بخاتە ناو گیرفانیەوە، کاتێک دەستی دەهێنێتە دەرەوە دەدرەوشێتەوە و سپی دەبێت. بۆ ئەوانەی دەیبینن بەڵام خودای گەورە نەیفەرموو للمبصرین بەڵکو وشەی للناظرینی بەکارهێنا کە ئەوش مەبەستەکە دیارە کە تەنها خودای گەورە و پێغەمبەرەکەی دەیانزانی نهێنیەکەی دەزانن. بۆیە ئەوان دووچاری سەرسوڕمان هاتنەوە، بەڵام بەسەر بینینی تیژە و مەبەستەیدا هەڵسەنگاندن و تێگەیشتنی تەواوە لە ڕاستی شتەکان تێدەگەن. بۆیە خودای گەورە لە دیمەنی ڕۆژی قیامەتدا دەفەرمێت لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. سوڕەتی قاف ئاەتی 22. چونکە لەو ڕۆژەدا بە حەقیقەت و ڕاستی دیمەنەکان دەبینین و ناتوانن شتێکی تر بڵێن یا ڕەتی بکەنەوە، کەواتە یەکەم جار دیتنێکی ئاساییە کە پێی دەوترێت نەظەر. و پاشان دوای بیرکردنەوە و گەیشتن بە ڕاستیەکان و تێگەیشتن ئەو کاتە دەبێتە قۆناغی ڕوئیە کە دیتنی ڕاستەقینەیە یا دیمەنەکە بەرجەستە دەبێت لە واقعدا. جیاوازی نێوان عام و سەنە لاپەڕا 47. دیارە هەردوو وشەکە بەواتای ساڵ دێن، بەڵام لە ڕووی زمانەوانیەوە جیاوازی هەیە. هەروەها زاناکان قسەی تایبەتیان هەیە لەسەر بەکارهێنانی هەردوو وشەکە لە قورئاندا. بۆ نمونە دەڵێن وشەی سەنەواتە لەو ڕۆژەی دەژمێردرێت تا دەگەیەوە هەمان ڕۆژ، ئەوە پێی دەوترێت ساڵ واتە سەنە. بەڵام وشەی عام واتە زستان و هاوین بەیەکەوە دەگرێتەوە، بۆیە وشەی عام تایبەتترە و هەموو سەنەیەک بە عام حساب نییە. لە قورئانی پیرۆزدا ئەو بەراوردە بەدی دەکرێت. بۆ نمونە ڕاوەکارانی قورئانی پیرۆز دەڵێن هەر کاتێک وشەی سەنە بەکار هاتبێت ئەوە واتای ساڵێکی ناخۆشی و بەڵاو موسیبەت دەگرێتەوە، وەک خودای گەورە دەربارەی پێغەمبەر نوح سەلامی خوای لەسەر بێت لە ئاەتی 14 سوڕەتی العنکەبوت دەفەرمێ ولقد أرسلنا نوحا إلى قومه فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما فأخذهم الطوفان وهم ظالمون. واتە ساڵانێکی زۆر ئازار و ناخۆشی دیت لە دەستگەلەکەی و بەڵام پاشان وشەی عام هاتووە کە زاناکان دەڵێن واتای خێر و خۆشی دەگەێنێ، چونکە تەنها ئەو 50 ساڵە لە خۆشیدا بوون بە پێی سیاقی ئاەتەکە. بەڵام زاناکان ئەوەشیان وتووە کە ڕاستە عام بۆ ساڵی خۆشی و پڕ لە خێر و بەرەکەت و هەروەها سەنە بۆ ناخۆشیەکان، بەڵام ئەوە بە شێوەیەکی ڕەها نییە. بەڵام زۆربەی جار وا بووە، بەس ئەوەی تێبینی دەکرێت زۆربەی جار لە قورئاندا وشەی سنین کە بە کۆ هاتووە لە بۆ ناخۆشی و خراپە هاتووە، وەک خودای گەورە دەفەرمێ تەزرعون 7 سنین دەئبا، چونکە کوشت و کاڵەکە و لە 7 ساڵەوە پێویستی بە کۆش و هەوڵدانێکی زۆر دەبێ. بەڵام لە پاشاندا خودای گەورە دەفەرمێ ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس. واتە ساڵێک دێت کە خەڵکەکە بەختەوەردەبن و وەخۆشی و بەرەکەتیان بۆ دێت، بۆیە وشەی عام بەکار هاتوو خودای گەورەش زاناترە. واتای وشەی ئەنهار لاپەڕا 48. دیارە لە قورئاندا زۆر جار خودای گەورە باسی وشەی نەهەڕ دەکات کە بە واتای زێ و ڕووبار دێت لە بەهەشدا، ئامادەی کردووە بۆ ئەو کەسانەی کە بەندایەتی خۆیان کردووە لەسەر ڕووی زەوی. نەهەڕ واتە ڕێڕەوی ئاوی زۆر. وشەی ئەنهار کۆی وشەی نەهەڕە، هەروەکو خودای گەورە لە ئاەتی 33 سوڕەتی ئەلکەهفدا دەفەرموێ وفجرنا خلالهما نهرا
یا لە ئاەتی 15 سوورەتی النەحل بە شێوەی کۆهاتووە کە خودای گەورە دەفەرمێت وألقى في الأرض رواسي أن تميد بكم وأنهارا وسبلا لعلكم تهتدون ئەوەش بەڵگەیە لەسەر نیعمەتەکانی پەروەردیگار بۆ ئەو کەسانەی کە بەندایەتی خودایان کردووە بۆیە هەر وەک بەرەکەتی زۆری خوای گەورە ئەوەیان پێدەبەخشێ هەروەها وشەی نەهەڕ بە واتای فراوانی بەکارهاتووە کە بەخشینێکی زۆرە و هەروەها وتراوە ئەنهەرت الدەم واتە ڕژاندن یان ئەنهەرت الماء واتە ڕۆیشتنی ئاو یا بە واتای ئاوی زۆر دێت هەموو ئەوانە بەڵگەیە لەسەر ئەو بەخشەی کە پەروەردیگار دەیداتە بەندەکانی خۆی لە بەهەشتی گەورەدا یەئجوج و مەئجوج لاپەڕا 49 ئەو دوو ناوە زۆر باسییان دەکرێت لە قورئانی پیرۆزدا و هەروەها لە فەرموودەکانی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە هاتووە یەکێک لە نیشانە گەورەکانی ڕۆژی دوایی واتە پێش ڕۆژی دوایی و کۆتایی هاتنی دنیا دەبێ ئەو یەئجوج و مەئجوجە دەربکەون لە ئاەتی 93 سوورەتی ئەلکەهف بە شێوەیەکی ئاشکرا خوددا باسییانی کردووە کە چۆن لە کۆنەوە ئەوان خەریکی زوڵم و ستەم و بڵاوکردنەوەی هەموو جۆرە خراپەکاریەک بوونە تا ئەو کاتەی ئەو پیا و ساڵی حەدێت کە ناوی ذیلقەڕنەینە خەڵکەکەش سکاڵای حاڵی خۆیان دەگەینە ئەو و داوای لێ دەکەن کە بەربەستێک لە نێوان ئەوان و ئەو یەئجوج و مەئجوجە دروست بکات بۆیە لە شێوەی پارچەی ئاسن پردێکی گەورەی دروست کردو و مادەی مسی بەسەر تاواندەوە و پتە و بەهێزتر بوو هەر ئەو پردەش لە نێوان دوو چیای گەورەدا بوو بۆ هۆی پاراستنی خەڵکەکە لەدەست ئەو شێوە مەخلوقاتانەوە هەروەکو خودای گەورە دەفەرمێت حتى إذا بلغ بين السدين وجد من دونهما قوما لا يكادون يفقهون قولا قالوا يا ذا القرنين إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض فهل نجعل لك خرجا على أن تجعل بيننا وبينهم سدا سورة الكهف آية 93 بۆیە بەپێی ئاەتەکانی قورئان مانەوەی ئەوان کاتیە تا ڕۆژی دیاری کراودا کە خودای گەورە دەفەرمێ قال هذا رحمة من ربي فإذا جاء وعد ربي جعله دكا وكان وعد ربي حقا سورة الكهف آية 98 وكاتێکیش هاتن زۆر بەپەلە و خێرایی دەردەکەون وەک لە ئاەتی 96 سوورەتی ئەلئەنبیا داهاتووە کە خودای گەورە دەفەرمێت حتى إذا فتحت يأجوج ومأجوج وهم من كل حدب ينسلون لروي زمانەوانیشەوە یەئجوج و مەئجوج لە ئەج هاتووە واتە کات ووتراوە ئەوانە دوو هۆزی جیاواز بوونەوە ولنەوەی یافیثی کوڕین پێغەمبەر نوح عليه السلام کە بەشێک لە سیفاتەکانیان هاتووە کە دەڵێن چاو بچووکن و شێوەی سەریان بازنەیە یاخود خڕە کاتێک دەردەکەون زۆر مەغرور و خۆبەزلزانن و بە هەموو شێوەیە خراپەکاری بڵاو دەکەنەوە بەڵام هەر خودای پەروەردیگار خۆی لە ناویان دەبات و کاتووە کە بە جۆرە کرمێک لە سەریاندا دەبارێت و لە ناو دەچن بە تایبەتی لە کاتی دەرکەوتنی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت تا ئێستاش بە شێوەیەکی ڕوون نەهاتووە ئایا جێگە و شوێنی ئەو پردەی کە دروست کراوە کەوتیتە کامە ناوچەوە واتای وشەی ئەلقاریعە لاپەڕا 51 ئەو وشەیە کە لە قورئانی پیرۆزدا لە چەند شوێنێکدا بەکار هاتووە و هەروەها سوورەتێکیش بەناوی کراوە سوورەتی ئەلقاریعە کە لە 10 ئاەت پێکاتووە بە یەکێک لە سوورەتەکانی قۆناغی مەکەدا دەنرێ وشەی ئەلقاریعە بە واتای قیامەت دێت چووکە بە ناخۆشیەکانی ئەو ڕۆژەوە دەردەکەوێ وەک خودای گەورە دەفەرمێت كذبت ثمود وعاد بالقارعة هەروەها بە واتای موسیبەتیش دێت یا بە ناوەڕاستی ڕێگا دەوترێت قارعە واتە قارعة الطريق لە قاموسی نوێی زمانی عەرەبی هاتووە کە قارعە موسیبەتێکە وەک بڵێ ڕایان دەسڕەچێنێ بە جۆرەها موسیبەت و نیشانە ترسناکانی ڕۆژی دوایی وەک خودای گەورە لە ئاەتی 31 سوورەتی الرعددا دەفەرمێت ولو أن قرآنا سيرت به الجبال أو
قطعت به الأرض أو كلم به الموتى بل لله الأمر جميعا أفلم ييأس الذين آمنوا أن لو يشاء الله لهدى الناس جميعا ولا يزال الذين كفروا تصيبهم بما صنعوا قارعة أو تحل قريبا من دارهم حتى يأتي وعد الله إن الله لا يخلف الميعاد. یا بەگشتی لە ڕووی زمانەوانیەوە وشەی ئەلقارعە بەواتای دەنگێکی بەهێز دێت کە شتێکی ڕق بدەی لە شتێکی ڕق و تونتر، بەڵام ئەوەی کە لە سوورەتی ئەلقارعەشدا هاتووە بەمانای ڕۆژی قیامەت دێ. ئەو ڕۆژەی خودای گەورە ئامادەی کردووە، بەڵام کاتەکەی دیار نییە، بۆیە بە شێوەی پرسیار خودای گەورە هێناویەتی و ئاراستەی کردووە. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة. کەواتە مرۆڤ لەوێ لە خۆی دەپرسێ کە ئەو ڕۆژە چییە؟ پەروەردیگار بەم شێوەیە باسی دەکات، بۆیە بە شێوەیەکی پەروەردەی جوان ئاراستەی عەقلی مرۆڤەکان دەکات و سەرنجیان ڕادەکێشێ بۆ ئەوەی کە بزانن مەبەستەیاندا ڕۆژی قیامەتە، وەکو ناوەکانی تری خودای گەورە کە بەکاری هێناوە بۆ ڕۆژی دوایی، وەک صاخة، تغابن، الحاقة، القارعة، الغاشية هەتا دوایی. هەر یەک لەو سوورەتانە باسی جۆرێک یا شێوازێک لە شێوازەکانی ڕۆژی قیامەت دەکات، بەڵام لەو سوورەتەی ئەلقارعەدا مەبەستەیدا باسکردنی پێوانەیە، واتە میزان، کاتێک کاروکردەوەکانی مرۆڤ دەپێورێ و کێش دەکرێ، وەک خودای گەورە لە کۆتایی سوورەتەکە ئاماژەی پێداوە. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. سورة القارعة کەواتە بەگشتی وشەکان مانای قیامەت دەبەخشێ، ئەگەرچی وەک وتمان واتە و مانای زمانەوانی تریش لە خۆ دەگرێ. جیاوازی نێوان القاسط المقسط لە قورئاندا لاپەڕە 53. ئەو دوو وشەیە چەند جار لە قورئاندا هاتووە و پیتەکانیان لە یەکتر نزیکن و وەیا وەکو یەکن، بەڵام لە واتادا زۆر جیاوازن. لە ئایەتی 14 و 15 سوورەتی ئەلجین خودای گەورە دەفەرمێ دەربارەی ئەجندەکان کاتێک گوێیان لە قورئانی پیرۆز گرت و لە وەصفی خۆیان دەڵێن وأنا منا المسلمون ومنا القاسطون فمن أسلم فأولئك تحروا رشدا وأما القاسطون فكانوا لجهنم حطبا. لێرەدا وشەی القاسط هاتووە کە واتای زوڵم و ستەم دێت، واتای ئەو کەسە دەدات کە لە دادپەروەری لا بدات، بەڵام بە پێچەوانەی وشەی مقسیطە و بە مانای دادپەروەری دێت. بۆیە خودای گەورە ئەو کەسانەی خۆش دەوێت کە دادپەروەرن، هەروەکو دەفەرموێت إن الله يحب المقسطين. بەڵام ڕقی لەو کەسانەیە کە ستەمکارن و دوورن لە دادپەروەری، بۆیە وشەی مقسیطە لە فعلی ئەقسەد وەرگیراوە، بەڵام وشەی قاسیطە لە فعلی قەسط وەرگیراوە، بۆیە هەردوو وشەکە پێچەوانەی یەکتر بەهۆی بوونی پیتی هەمزەوە ئەقەسیطە بەمانای دادپەروەری دێت، بەڵام ئەوەی دی کە قستە بەمانای زوڵم و ستەم دێت. بۆیە مەبەست لە وشەی قاسیطون لە ئاەتەکەدا ئەو ستەمکارانەی کە زوڵمیان لە خۆیان کردووە و باوەڕیان بە خودا نەهێناوە و نەبوونە موسڵمان، چونکە ئەگەر باوەڕیان هێنابا و دامەزراو بوونایە ئەوە خودای گەورە بەرەکەتی خۆی بەسەردا دەباراندن. کەواتە هەردوو وشەکە وەک ئاماژەیان پێدراوە لە یەکتر نزیکن لە ڕووی پێکاتە و پیتەکانەوە، بەڵام مانای جیاوازیان هەیە، وەک تەضادوت هاتووە کە پێچەوانەی یەکترن. جیاوازی نێوان غەیث و مەطەڕ لاپەڕە 55. بە شێوەیەکی گشتی هەردوو وشەکە مانای باران بارین دەگەێنن، واتە وەک مرادیفوان یەک واتاش دەبەخشن،
بەڵام لە قورئاندا ئەو دوو وشەیە هەر یەکە واتە و مانای تایبەت دەبەخشن. بۆ نمونە وشەی غەیث واتای هاوکاری و یارمەتی دەبەخشێ، هەروەکو لە ئاەتی 49 سوورەتی یوسفدا کە خودای گەورە دەفەرمێت ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس وفيه يعصرون. واتە ساڵێک پاشان دێت و کە خەڵکەکە یارمەتی دەدرێن. هەروەها غەیث بە واتای ئاوی بارانێک هاتووە کە بەهانای کوشت و کاڵ و خەڵکەوە بێت. هەروەکو خودای پەروەردگار لە ئاەتی 34 سوورەتی لوقماندا دەفەرمێت إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام. بەڵام وشەی مەتەڕ چ بە شێوازی ناو یا کار فعل هاتبێت لە قورئاندا لە 15 شوێندا هاتووە، بەڵام لە 14 شوێندا بەڕاشکاوی باسی ئازار و سزا دەکات. هەروەکو بۆ نمونە لە ئاەتی 173 سوورەتی ئەشعرادا خودای گەورە دەفەرمێت وأمطرنا عليهم مطرا فساء مطر المنذرين. یا لە ئاەتی 40 سوورەتی الفورقانە پەروەردگار دەفەرمێت ولقد أتوا على قرية التي أمطرت مطر السوء. ولهردو آياتكدا وشي مطر هاتوا كبواتاي آزار عذاب خداي گەورەدێت بەسەر گەلەیاخی و بێباوڕەکاندا جێبەجێ دەبێت. کەواتە وشەی غەیث بەمانای هاوکاری و بارانی ڕەحمەت و بەهانا چوونەوە دێت و بە پێچەوانەوەش وشەی مەتەڕ زۆر جار بە واتای عەذاب و سزای خدای گەورە دێت. واتای وشەی ئەلبەرق لاپەڕە 56. قورئانی پیرۆز پڕە لە موعجزەی زمانەوانی. خدای گەورە جگە لەوەی قورئانی دابەزاند و تەحەدای عەرەبی ڕەوانبێژەکانی کرد، لەگەڵ ئەوەشدا لایەنی موعجزەی زانستی زۆر بەهێزی تێدایە. بۆ نمونە وشەی ئەلبەرق کە لە ڕووی واتاوە چەندین مانا و بەڵگە دەبەخشێ، بەڵام ئەوەی کە نزیکە بریتیە لەو تیشکەی کە دروست دەبێت لە ئاسمان لە ئەنجامی بەریەککەوتنی کارەبایی یا تەقینەوەی کارەبایی لە ناو هەوردا دروست دەبێت. بۆ نمونە خدای گەورە لە ئاەتی 20 سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرموێت يكاد البرق يخطف أبصارهم. لێرە بیر بکەینەوە لە وشەی یەختەف بۆ خدای گەورە نەیفەرمووە یعما ئەبصارهم، واتە چاویان کوێر دەکات ئەو هەورە تریشقەیە یا ئەو تیشکەی کەوتمان دروست دەبێت بۆ وشەی یەختەفی بەکارهێناوە، چونکە وشەی یەختەف لە زمانی عەرەبی بەکاردێت بۆ شتێک کە زۆر خێرا بێت، واتە بۆ ئەو شتە بەکاردێت کە زۆر خێرا بێت و بە چاو نەبینرێت. بۆیە لایەنی زمانەوانی و ئێعجازی زانستی لەوەدا یەک دەگرنەوە کاتێک زاناکان گەیشتنە ئەو ڕاستیە کە خێرایی تیشی ئەو بەرقە هەورە تریشقەیە لە یەک چرکەدا 150,000 کیلۆمەتر دەبڕێ. بینینە پێش چاوی خۆمان و بیری لێ بکەینەوە ئەگەر ئەو تیشکە بێتە سەر زەوی و بە دەوری هەموو زەویدا بسوڕێتەوە دەتوانێت بۆ ماوەی چارەگە چرکەیەک ئەو کارە ئەنجام بدات. بۆیە خدای گەورە دەربارەی کار و کردەوەکانی منافق و دووڕوەکان دەفەرمێت یەخطەف ئەبصارەهم. بۆیە ئەو وردبینە بەهێزەی لایەنی زمانەوانی چۆن لەگەڵ زانستی سەردەم یەک دەگرێتەوە، ئەوەیە زیاتر قەناعەت و باوەڕمان بەهێزتر دەبێت بە قورئانی پیرۆز کە کەلامی خدای گەورەیە. بۆیە هەر لە دوای ئەوەوە کە خدای گەورە دەفەرمێت ولو شاء الله لذهب بسمعهم وأبصارهم إن الله على كل شيء قدير. سورة البقرة آية 20. واتە ئەگەر خدا بیەوێ دەنجی بروسک و هەورە تریشقەکە زیاتر دەکات بۆ ئەوەی هەستی بیستنیان لێوەربگیرێتەوە یا زیادی خێرای تیشکەکە چاویان کوێر دەکات و خدای گەورەش خۆی بەدەسەڵات و توانایە. واتای وشەی ئەصحاب الئەیکە لاپەڕە 57. زاناکانی ڕاوەی قورئانی پیرۆز باسی ئەوەیان کردیە کە ئەصحاب الئەیکە مەبەستەیدا ئەو نەتەوەیە کاتێک پێغەمبەر شوعەیب سەلامی خوای لەسەر بێت بانگەشەی کردن بۆ یەکتاپەرستی و واز هێنان لە یاخیبوون و دووربوون لە بەرنامەی خوددا. بۆیە ئاەتەکەی سوورەتی ئەشعرا هاتووە کە خدای گەورە دەفەرمێت كذب أصحاب الأيكة المرسلين إذ قال لهم شعيب ألا تتقون إني لكم رسول أمين. سورة الشعراء آية 176 و 177 و 178. لێرەدا دەردەکەوێ کە ئەو پێغەمبەرە بۆ ئەو گەلەی ڕەوانە کراوە هەروەکو چۆن بۆ مەدیەن بە هەمان شێوە ڕەوانە کراوە. لە ڕووی زمانەوانیەوە وشەی ئەلئەیکە بە واتای دار و درەختی زۆر دێت
کە لەو ناوچەیەدا درەختێکی زۆر هەبوو بۆیە ئەو گەلە ئەو نازناوەیان لە خۆ گرتووە ئەوە کاتێک باوەڕیان بەو پێغەمبەرە نەکرد سەلامی خوای لەسەر بێت وەک هاتووە چوونە ژێر ئەو درەخت و دارە زۆرانەی کە لە ناوچەکانیاندا هەبوو تا لە ژێر سێبەرەکەیدا بەحەسێنەوە بەڵام خودای گەورە بەهۆی ئەو زوڵم و بەدرۆ خستنەوەی پەیامبەرەکەی ئەوانی لەناو برد واتای وشەی ڕەس یا ئەصحاب الڕەس زانا و ڕاوەکارانی قورئان ڕاوبیر و بۆچوون و جیاوازیان هەیە لەسەر ئەوەی کە ئایا هاوڵانی ڕەس چێن ئەندێکیان دەڵێن ئەوانە بەشێکن لە گەلی ثەمود کەمانەوە و پاشان خودای گەورە پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردن بەڵام ئەوانە باوەڕیان پێنەکرد و بەدرۆیان خستەوە تا دووچاری هەلاکەت و لە ناوچوون بوونەوە جا بۆ ئەو مەبەستە لە زمانەوانی وشەی ڕەس واتە بیرێکی کۆن یا بیرێکی تایبەت کە سواغ درابێت بەبەرد یا بە بیرێکی کۆن سواغ نەدرابێت کە بە هیچ شتێک پاش ئەوەی کە ئەو گەلە باوەڕیان بە پێغەمبەرەکەی نەکرد وەچوونە لای نزیک ئەو بیرانەوە بەهۆی داڕمانی ئو بیرانەوە هەمویان کەوتنە ناوەوە وەرە ناوچوون 2000 وشەکە لە قورئاندا بە شێوەی تاک مفرەد هاتووە بۆ نمونە لە ئاەتی 38 سوورەتی الفورقان خودای گەورە دەفەرمێت وعادا وثمود وأصحاب الرس وقرونا بين ذلك كثيرا هەروەها ئاەتی 12 سوورەتی قاف خودای گەورە دەفەرمێت كذبت قبلهم قوم نوح وأصحاب الرس وثمود كواتا ئەو وشەی کە ئەصحاب درایتە پاڵ وشەی ڕەس وەکو ئەوانی تر وایە بۆ نمونە ئەصحاب الئەیکە ئەصحاب الحجر بۆیە هەندێ لە ڕاوەکارانیش دەڵێن بە هەمان شێوە پێغەمبەر شوعەیب سەلامی خوای لەسەر بێت بۆ ئەوانەش ناردراوە هەروەها لە ڕووی زمانەوانیەوە وشەی ڕەس جگە لە واتای بیرێک بە مانایەکی تر دێت ئەویش یەکەم جار کاتێک مرۆڤ دەست لە شتێکی گەرم دەدات ئەو سەرەتایی کە ئازاری پێدەگات یا ئەو کاریگەری کە لە سەری بەجێ دەمێنێ بەڵام وەک ئاماژەمان پێدا زیاتر بە واتای بیر دێت جا کۆم بێت یا دەوری درابێ بەبەرد یا نا گرنگ ئەوەیە لەو بیرانە نزیک بوون و بەسەریاندا ڕووخا واتای وشەی سەرمەدە لاپەڕە 61 ئەم وشەیە لە قورئانی پیرۆزدا هاتووە بە تایبەتی لە ئاەتی 71 و هەروەها 73 سوورەتی القەسەس کە خودای گەورە دەفەرمێ قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بضياء أفلا تسمعون قل أرأيتم إن جعل الله عليكم النهار سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بليل تسكنون فيه أفلا تبصرون ومن رحمته جعل لكم الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون لروي زمانەوانیەوە وشەی سەرمەد واتا بەردەوام بوون و بێپچڕان خودای گەورە لێرەدا وەک نیعمەتێک و وەبیرهێنانەوەی مرۆڤەکان دەفەرموێ ئەی موحەممەد صلی الله عليه وسلم بەبێ باوڕەکانی مەککە بڵێ ئەگەر پەروەردیگار شەوەکەی بەردەوام کرد و هیچ کاتێک ڕووناچی دەرنەکەوت و هەمیشە شەو بوو ئایا چێ دەتوانێت جگە لە خودای گەورە ڕووناچی ببەخشێ یا بە پێچەوانەوە ڕۆژ بەردەوام بێت و هیچ کات شەو نێت چێ دەتوانێت جگە لە پەروەردیگار شەو بهێنێت تا ئێوە بە ئیسرحات و خۆشیەوە تێیدا ئارام بن کەواتە بە شێوەیەکی گشتی وشەی سەرمەد بە واتای بەردەوام بوون و نەبڕاوە دێت و یا شتێک هیچ پچڕانێکی تێدا نەبێت و ئەوەش نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوددا بۆ بەندەکان لەسەر ڕووی زەوی کە هەمیشە شەو بەردەوام نابێ و یا ڕۆژ بەڵکو بە دوای یەکتردا دێن واتای هەردوو زاراوەی سوندس و ئیستەبڕەق لە قورئانی پیرۆزدا لاپەڕە 62 لە قورئانی پیرۆزدا ئەو دوو وشەیە لەو کاتەدا هاتووە کاتێک خودای گەورە باسی نیعمەتەکانی بەهەش دەکات واتە ئەو پاداشتانەی کە موسڵمانان و باوەڕدارەکان لەلایەن خوداوە پێیان دەدرێ بە تایبەتی لەوانە شێوە و چۆنیەتی جل و بەرجی ئەهلی بەهەشت وشەی سوندس واتە ئەو قوماشەی کە لە جۆری ئاوریشمێکی نەرمە و هەروەکو ئیمامی تەبەری دەڵێ
مارق من الحرير واتە ئەو ئاوریشمە نەرمە و زبر نییە. هەروەها کە لە دوای ئەودا خوددا وشەی ئیستەبڕەقی بەکارهێناوە کە ئەویش بە هەمان شێوە واتای ئاوریشم دەبەخشێ، بەڵام وەک ئیمامی تەبەڕی دەڵێ ما غەلەظ من الحرير واتە ئاوریشمێکی زبر و ئەستوورتر. هەروەها خودای گەورە لە ئایەتی 31 سوورەتی ئەلکەهفدا دەفەرموێ أولئك لهم جنات عدن تجري من تحتهم الأنهار يحلون فيها من أساور من ذهب ويلبسون ثيابا خضرا من سندس واستبرق متكئين فيها على الأرائك نعم الثواب وحسنت مرتفقا. کەواتە لە بەهەشتی مانەوە و هەتایی ئەو کەسانە جل و بەرجیان بەو شێوەیە دەبێ کە ئاوریشم لەبەر دەکەن و لە ناز و نیعمەتدا دەژین، لە ناز و نیعمەتدا ژیان بەسەر دەبەن کە ئەوەش پاداشتێکی گەورەیە لەلایەن پەروەردیگارەوە بۆ بەندە باوەڕدارەکانی. خودای گەورە بە قسمەتی هەموو لایەک بکات ئینشاء الله. واتای ذیلقەڕنەین لاپەڕا 63. زۆرێک لە خوێنەرانی قورئان یان ئەوانەی گوێبیستی ئەو ناوە دەبن هزر و بیریان بۆ ئەوە دەچێت کە ئایا ذیلقەڕنەین بە واتای چی دێت؟ ئایا ئەوە چێ بوو کە خودای گەورە باسی دەکات بە تایبەتی لە سوورەتی ئەلکەهفدا لە ئایەتی 83 کە خودای گەورە دەفەرموێت ويسألونك عن ذي القرنين قل سأتلو عليكم منه ذكرا. زاناکان جیاوازیان هەیە لەسەر کەسایەتی ذیلقەڕنەین. زۆربەیان دەڵێن پاشایەک بووە لە پاشاکانی سەرزەوی و بەندەیەکی ساڵحی خودای گەورە بووە، بە هەموو زەوی سوڕاوەتەوە بانگەشەی بۆ یەکتاپەرستی کردووە و شەڕی لەگەڵ ئەوانە کردووە کە زاڵم بوونە و هاوکاری ستەم لێکراوەکانی داوە و دادپەروەری چەسپاندووە لەسەر زەوی. ئیمامی ئیبن حەجەر دەڵێ جیاوازی هەبووە لەسەر ئەوەی کە ئایا ذیلقەڕنەین پێغەمبەر بووە یا فریشتەیەک بووە یا پاشایەک بووە، کە ڕای زانایان زۆربەیان لەسەر ئەوەیە کە پاشایەک بووە لە پاشا دەسەڵاتدارەکانی سەرزەوی. ئیبن عوثەیمین دەڵێ ئەو پیاوێکی چاکە کار بوو و لە سەردەمی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت پاشایەکی دەسەڵاتدار بوو لەگەڵ پێغەمبەر ئیبراهیم لە دەوری کەعبە سوڕاینەوە بەگشتی لە ڕووی زاراوەکەوە بۆیە پێی دەوترێت ذیلقەڕنەین چونکە توانیویەتی بچێتە ڕۆژ ئاوای زەوی لەوێوە کاتی خۆر ئاوابوونی خۆر ببێنێ و هەروەها چوتە ڕۆژ هەڵاتی زەوی توانیویەتی حکمی خوددا و دادپەروەری بچەسپێنێ وەک لە ئاەتەکانی سوورەتی ئەلکەهفدا هاتووە. پاشان ئەو پاشا ساڵیحە کە لەو شوێنەی کە بۆی چووە توانیویەتی پشت بە خوددا ئەو دەسەڵاتەی پێدراوە پردێکی دروست کردووە بە هاوکاری خەڵکەکە بۆ ئەوەی هەردوو هۆزەکەی یەئجوج و مەئجوج دەرنەکەون و ئازاری خەڵک نەدەن و ئەوەی وتراوە کە ذیلقەڕنەین هەمان ئەو ئەسکەندەری مەقدۆنیەی کە باسی دەکرێت لە مێژوو ئەوە دوورە لە ڕاستی و چونکە ئەسکەندەری مەقدۆنی لە کاتی پێغەمبەر ئیبراهیم نەبووە سەلامی خوای لەسەر بێت. پاشان ئەو ئەسکەندەری مەقدۆنیا کەسێکی بێ باوەڕ بووە بە پێچەوانەی ذیلقەڕنەین خوددا زیاتر زانایە. زاراوەی والليل إذا عسعس لاپەڕا 65. خودای گەورە دەفەرمێت والليل إذا عسعس. فەڕا کە یەکێکە لە زاناکانی زمانەوانی دەڵێ ڕاوەکارانی قورئان وتویانە کە وشەی عسعس بە واتای ڕۆشتن دێ. هەروەها ئیبن عەباس و مجاهید دەڵێ بە واتای ئەوە دێت کە شەو بە تاریکی خۆی ڕۆیشت. هەندێکیش دەڵێن واتە شەو هات بە تاریکی خۆی. هەروەها عەرەبەکان بە شتێکیان وتووە عسعس کاتێک هەمووی بڕوات تەنها کەمێکی لێ بمێنێت. جا لێرەدا دەردەکەوێت زاراوەی عسعس بە هەردوو ماناکەی دێت، چ ڕۆیشتن بێ یا هاتن بێ، تاریکایی شەو واتە دەستپێکردنی تاریکایی لە سەرەتای شەو یا لە کۆتاییەکەی شەو. خودای گەورەش زاناترە. زاراوەی ئەلقیسطاس مانای چییە؟ لاپەڕا 65. ئەلقیسطاس زاراوەیەکە لە قورئانی پیرۆزدا هاتووە. بۆ نمونە لە ئاەتی 35 سوورەتی ئەلئیسرا خودای گەورە دەفەرمێت وەزینوا بالقیسطاس المستەقیم ذلك خەیر. واتە کاتێک شتەکانتان پێوانە کرد بە باشترین و ڕاستترین شێوە پێوانەکە ئەنجام بدەن.
هەروەها لە ڕووی زمانەوانیەوە هاتووە کە وشەی قیستاس وردبینترین پێوانەیە، واتە میزان کە دەربڕینێکە بۆ دادپەروەری بە شێوەیەکی گشتی. مەبەستی خودای گەورە لەو ئاەتەدا ئەوەیە کە کەسەکان کاتێک کەلوپەلەکان یا هەرچی هەیە دەیفرۆشن دەبێ بە شێوەیەکی ڕاست و پڕ لە دادپەروەری پێوانە بکرێ، کەواتە زاراوەکە بە مانای پێوانەیەکی دروست و ڕاست و دادپەروەردێت. بە بایەخترین واو لە قورئانی پیرۆزدا لاپەڕا 66. شێخ شەنقیطی خاوەنی کتابی ئەضواء البەیان دەڵێ دەربارەی ئاەتی ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. سورة فاطر آية 32-33. خدای گەورە لێرەدا باسی هەڵبژێردراوەکانی کرد کەسێ کۆمەڵن، یا ئەوەتە ئەوەی ظالم لنفسە واتە تاعەت و عیبادەتی خوای گەورە دەکات بەڵام جار جار دووچاری تاوانش دەبێتەوە، یا ئەوەی مقتەسیدە واتە ئەوەی عیبادەتی خوددا دەکات و بەڵام سەرپێچی پەروەردیگار ناکات و هەروەها سونەتەکان ناکات یا کەمی دەکات بۆ نزیک بوونەوە لە خوددا، ئەوەی دی سابق الخەیڕاتە فەرزەکە جێبەجێ دەکات و لە قەدەغەکراوەکانیش خۆی لادەدات و هەروەها سونەتەکانیش ئەنجام دەدات بۆ ئەوەی زیاتر لە خوددا نزیک بێتەوە. پاشان لە کۆتایی ئاەتەکەدا خدای گەورە پەیمانی بە هەمووان داوە کە بیان خاتە باشتەکانی عەدن، بە تایبەتی کە دەفەرموێ جەنات عەدن يدخلونها. ئەو پیتەی واوە لە وشەی يدخلونها گشتی و هەمووان دەگرێتەوە لە ظالم لنفسی ومقتصد وسابق. بۆیە بەشێک لە زاناکان جوانیان وتووە کە پێویستە ئەو پیتەی واوە بە ئاوی چاوەکان بنووسرێتەوە، چونکە هیچ موسڵمانێک نییە لەژێر ئەو سێ کۆمەڵەیە بچێتە دەرەوە. خدای گەورە چەندە بە سۆز و بەزەییە ئایا دوای ئەوە مرۆڤی مسلمان بۆ دڵی خۆی تون بکات. زاراوەی ئەلئەنفال مانای چییە؟ لاپەڕا 67. خۆی ئەنفال کۆی وشەی نەفلە، لە زمانی عەرەبی بە واتای شتی زیادە دێت، هەندێک جاریش بۆیە بە نوێژە سونەتەکان دەوترێت نەفل، واتە ئەو نوێژە زیادکراوانەی کە جگە لە نوێژە فەرزەکان ئەنجام دەدرێت، بەڵام بەگشتی بۆ پێدانی زیادە بەکاردەهێنرێ لە جەنگدا، واتە وەک غەنیمە. بۆیە لە قورئانی پیرۆزدا لە ئاەتی 41 سوورەتی ئەلئەنفالدا خودای گەورە باسی دەکات کە مەبەست تێیدا ئەو دەستکەوتانەیە کە مسلمانەکان بەدەستیان دەکەوێت لە جەنگ دژی بێ باوڕەکان، کە دەفەرمێ واعلموا أنما غنمتم من شيء فأن لله خمسه وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل إن كنتم آمنتم بالله وما أنزلنا على عبدنا يوم الفرقان يوم التقى الجمعان والله على كل شيء قدير. بەڵام ئەو غەنیمە و دەستکەوتانە یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە، هەروەکو چۆن ئەو ئاەتانەی کە لە کاتی جەنگی بەدری گەورەدا دادەبەزی و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت بە شێوەیەکی دادپەروەرانە بەشی مسلمانەکانی داو، هەروەها بە پێی ئاەتەکە بەشێک کە بە خومس دانراوە بۆ پێغەمبەری خوددایە صلی الله عليه وسلم کە لە ئاەتەکەدا باس کراوە. زاراوەی ئەسەمەد مانای چییە؟ لاپەڕا 68. ئەسەمەد یەکێکە لە ناوە جوانەکانی خودای گەورە. ئەڵڵاه الصەمەد بەواتای ئەوە دێت کە هەموو بوونەوەر و دروستکراوەکان پەنا بۆ ئەو دەبن لە کاتی پێویستیەکانیان، بەڵام بە پێچەوانەوە ئەسەمەد کە خودای گەورەیە پێویستی بە کەس نییە. هەر کەسێک دەوڵەمەندی بوێ یا زانست یا تێگەیشتن یا دانایی یا ڕزگاربوون یا ماڵ و سامان و منداڵ پێویستە پەنا ببا بۆ پەروەردیگار،
هەروەها کاتێک دووچاری تەنگەشە و ناخۆشی دەبیتەوە پێویستە هەمیشە پەنا بۆ خوددا ببن. هەروەکو لە سوورەتی النەحل لە ئاەتی 53دا دەفەرمێت ثم إذا مسكم الضر فإليه تجأرون. ابن عباس دەربارەی ناوی ئەسەمەد دەفەرمێ واتە ئەو گەورەیەی کە هەموو سیفاتەکانی گەورەی تێدایە و ئەو دانایەی کە دانایەکی زۆر گەورە و ئەو باڵادەستەی کە باڵادەستێکی بێسنوور هەروەکو خودای گەورە لە ئاەتی 11 سوورەتی ئەششوڕادا دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر. هیچ شتێک لە خودای گەورە ناچێت و خودای گەورەش خۆی هەموو شتێک لای ڕوون و ئاشکرایە بە سیفەتەکانی کەماڵ و تەواو لە بینین و بیستن و زانینی هەموو شتێک. بۆیە بەگشتی وشەی ئەسەمەد واتە لە ڕووی زمانەوانیەوە فعل کارە بە واتای ئەلمەسمود دێت کە لە زمانەوانی پێی دەوترێت مەفعول واتە دروستکراوەکان پەنای بۆ دەبن لە کاتی پێداویستی و کارەکانیان. زاراوەی ئەلغاسیق مانای چییە؟ لاپەڕا 69 لە قورئانی پیرۆزدا بە تایبەتی لە سوورەتی ئەلفەلەق خودای گەورە دەفەرمێت ومن شر غاسق إذا وقب. لێرەدا وشەی غاسق هاتووە کە خودای گەورە داوا دەکات لە بەندەکانی پەنا بگرن بە پەروەردیگار لە خراپە و کێشەکانی شەو کاتێک زۆر تاریک دەبێت. وشەی غاسق واتە شەو بەڵام کاتێک دەڵێ وەقەب واتە کاتێک زۆر تاریک دەبێت. زاناکان دەڵێن بۆ مرۆڤ دەبێ پەنا بگرێت بەخوا کاتێک شەودا دێت چونکە زۆربەی خراپە کاریەکان لە شەودا دەبێت. جا لە ڕووی زیندەوەرەکان و یا شەیطانەکان و یا هەر کارێکی تر زۆرجار مرۆڤە خراپەکانیش بە شەو کارە خراپەکانیان ئەنجام دەدەن. هەروەها لە ئاەتی 78 سوورەتی ئەلئیسرادا هاتووە کە خودای گەورە دەفەرمێت أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا. واتە ئەوەندەش کاتێکی دیاری کراو لە شەو بەڵام بەگشتی غاسق واتە شەو یا ئەو شەیطانەی کە بە شەو دەردەکەوێ و گرنگ ئەوەیە کە مرۆڤ دەبێ پەنا بە خوددا بگرێت کاتێک شەو زۆر بەتوندی تاریک دەبێت خودداش زاناترە. زاراوەی ئەلغاشیە مانای چییە؟ لاپەڕا 7 لە قورئانی پیرۆزدا ئەو وشەیە هاتووە کە لە سوورەتی ئەلغاشیە کە مەبەستەیدا وەک زانایەکان دەڵێن باسی قیامەتە چونکە ناخۆشیەکانی ئەو ڕۆژە کاتێک دێت جیهاندا دەپۆشێ. بۆیە لە ڕووی زمانەوانیەوە وشەی غاشیە بەواتای پۆشاک دێت یا هەر هۆکارێک بێت کە هەموو بوونەوەردا بپۆشێت لەو ڕۆژە سەختەدا وەک خودای گەورە دەفەرمێ هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة. آية 1 وآية 2 لسورة الغاشية مەبەست لە وجوه يومئذ خاشعة باسی ڕۆخساری بێباوڕەکانە کە چەند شەرمەزار دەبن و ڕیسوا دەبن بەهۆی ئازارەکانی ئەو ڕۆژەوە. هەروەها لە ئاەتی 107 سوورەتی یوسفدا هاتووە کە خودای گەورە دەفەرمێت أفآمنوا أن تأتيهم غاشية من عذاب الله. سورة يوسف آية 107 واتە ئایا دڵنیان لەوەی کە ڕۆژێک بێت ئازاری خوددا بێت و دایان بپۆشێ کەواتە وشەی ئەلغاشیە ڕاستەیەک لە ناوەکانی قیامەتە بەڵام مەبەستەیدا ناخۆشی و ئەهواڵەکانی ئەو ڕۆژە سەختەیە کە خەڵکەکە و هەموو بوونەوەردا دەپۆشێ خودداش خۆی زاناترە. واتای وشەی ئەلحاقە لاپەڕا 71 ئەو زاراوەیە لە قورئانی پیرۆزدا هاتووە بە تایبەتی لە سوورەتی ئەلحاقە لە سەرەتادا کاتێک کە خودای گەورە دەفەرمێت الحاقة ما الحاقة وما أدراك ما الحاقة. سورة الحاقة آية 1 لێرەدا بەواتای ڕۆژی قیامەت دێ چونکە هەرچی لە دنیا کەسە بێ باوڕەکان باوەڕیان پێ نەبوو ئینکاریان کردو و ئەوەی لەو ڕۆژەدا جێبەجێ دەبێ و بەڕاست دەردەکەوێ. هەروەها لە ڕووی زمانەوانیەوە بەوەش دەوترێت کە شتێکی ترسناک بێت دابەزێ یا هەر موسیبەت و ناخۆشیەک
بۆیەش ئەو ناوە بە قیامەت دەوترێت بەهۆی ئەهواڵ و ناخۆشیەکانی ئەو ڕۆژەوە هەرچی خێر و خراپەیە جیا دەکرێنەوە و ڕاستیەکان دەردەکەون خودای گەورەش خۆی زاناترە. واتای زاراوەی ئەلخەناس لاپەڕە 72. ئەو زاراوەیە لە سوورەتی ئەنناسدا هاتووە کاتێک کە خودای گەورە داوا دەکات کە پێغەمبەری خوددا پەنا بە خوددا بگرێت لە خراپە و شەڕی خەناس کە دەفەرمێت قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. زاناکانی زمانەوانی دەڵێن ئەلخەناس سیغەی مبالەغەیە بەواتای ئەوە دێت شتێک زۆر دوا بکەوێ چونکە خەناس یەکێکە لە سیفەتەکانی شەیطان لەبەر ئەوەی کاتێک ناوی خوددا دێت ئەوە وا دەردەکەوێ ئەوە دوا دەکەوێ و بزر دەبێ بۆیەش بە شێوەیەکی گشتی ئەو وشەیە سیفەتی شەیطانە و بەواتای دواخستن یا دواکەوتن دێت کە ئەوەش لەو کاتەیە کە ناوی خودای گەورە دێت بۆیە پەروەردیگار داوا دەکات کە پەنا بەو بگرین لەو جۆرە شەیطانانە کە دیار نین و بزرن و وەسوەسە بۆ مرۆڤەکان دەکەن. زاراوەی ئەتەقوە مانای چییە؟ لاپەڕە 72. وشەی تەقوە لە ڕووی زمانەوانیەوە واتە پاراستنی شتێک کە ئازار بەخشە و بەزەرەرە کاتێک بە یەکێک دەوترێت ئیتەقی الله واتە خۆت بپارێزە. لە قورئانی پیرۆزدا بە شێوەی فعل کار لە 182 شوێندا هاتووە لەوانە خودای گەورە لە ئاەتی 24 سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرمێت فاتقوا النار التي وقودها الناس والحجارة بەڵام بە شێوەی ئیسم ناو لە 76 شوێندا هاتووە لەوانە خودای گەورە دەفەرمێت لە ئاەتی 197 سوورەتی ئەلبەقەڕە فإن خير الزاد التقوى. هەروەها وشەی تەقوە لە قورئانی پیرۆزدا بە 5 مانای جیاواز هاتووە. یەکەم بەواتای یەکتاپەرستی و باوەڕ و لەوانە خودای گەورە دەفەرموێت وألزمهم كلمة التقوى سوورەتی ئەلفتح ئاەتی 26. ئیمامی طەبەری دەڵێ لێرەدا بەواتای لا إله إلا الله ومحمد رسول الله دێ. دووهەم بەواتای ئیخلاس دڵسۆزی دێت هەروەکو خودای گەورە لە ئاەتی 32 سوورەتی ئەلحەجدا دەفەرمێت ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب سوورەتی ئەلحەج ئاەتی 32 واتە ئەنجامدانی فەریزەی حەج بە دڵسۆزی و ئیخلاسەوە. سێهەم بەواتای عیبادەت و تاعەتەوە دێت کە وەک پەروەردیگار دەفەرمێ إذ قال لهم أخوهم نوح ألا تتقون سوورەتی الشعراء ئاەتی 106. ئیمامی شەوکانی لێرەدا دەڵێ ئایا لە سزای خوددا ناترسن داوایان لێ دەکات دوورکەونەوە لە خراپەکاری و عیبادەتی خوددا بکەن. چارەم بەواتای ترسان دێت وەک پەروەردیگار لە ئاەتی 131 سوورەتی ئەننیسادا دەفەرموێت ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله سورة النساء آية 131. ئیمامی طەبەری دەڵێ واتە ئاگادار بن لەوەی کە سەرپێچی و فەرمانی خوددا بکەن یا لە فەرمانەکانی پەروەردیگار لا بدەن هەروەها وإياي فاتقون واتە خوددا دەفەرموێ لە من بترسن. پێنجەم بەواتای وازهێنان لە تاوان دێت. بۆ نمونە خودای گەورە لە ئاەتی 189 سوورەتی ئەلبەقەڕەدا دەفەرمێت وأوتوا البيوت من أبوابها واتقوا الله لعلكم تفلحون سوورەتی ئەلبەقەڕە ئاەتی 189 واتە لە دەرگا بڕۆنە ماڵەکان سەرپێچی مەکەن. بەگشتی تەقوا لە قورئانی پیرۆزدا واتە خۆ پاراستن لە تاوان و هەروەها دوور کەوتنەوە لە خراپەکاریەکان و ئەنجامدانی تاعەت و عیبادەتەکان بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خودای گەورە. واتای زاراوەکانی ئەلمەن و ئەسسەلوا لاپەڕە 74. خودای گەورە وەک منەتێک بەسەر بەنی ئیسرائیلەوە باسی ئەو دوو وشەیە ئەلمەن ئەسسەلوا دەکات کاتێک دەفەرموێت
وظللنا عليهم الغمام وأنزلنا عليهم المن والسلوى كلوا من طيبات ما رزقناكم وما ظلمونا ولكن كانوا أنفسهم يظلمون. سورة الأعراف آية 106. واتای ئەو دوو زاراوەیە جیاوازی هەیە لە نێوان ڕاوەکاران و زانایانەوە. هەندێک دەڵێن ئەلمەن وەک شتێکی تاڵ بووە خوددا لە ئاسمانەوە دایبەزاندووە و دەکەوێتە سەر جۆرە دارێک یا بەردێک پاشان شیرن دەبوو وەک هەنجوینی لێدەهات، یا وتراوە کە ئەلمەن بەمانای هەنجوین دێت یا خواردنەوەیەکی شیرن بووە. بەڵام ئەوەی کە زاناکان زیاتر لەسەر یەک دەنگن ئەوەیە کە دەڵێن ئەلمەن هەرچی نیعمەتێک بێ کە خودای گەورە دایبەزاندووە بۆ بەندەکانی بەبێ ئەوەی ماندوو ببن یان بیچێنن وەک ئەو ڕوەکانەی کە خۆڕسکن و ماندووبوونی مرۆڤەکانی پێویست نییە. هەروەکو چۆن لە فەرموودە هاتووە دەربارەی دۆمەڵان کە لە ڕۆکی ئەلمەن حیسابە چونکە ماندووبوونی مرۆڤەکانی پێویست نییە. بەڵام وشەی ئەسسەلوە جۆرە باڵندەیەکی ئاسمانیە لە عەرەبی پێی دەوترێت ئەسسەمائی واتە ئاسمانی. هەر ئەوەش وەکو نیعمەتێک بۆ بەنی ئیسرائیل دابەزی یا وتراوە ئەسسەلوە واتە هەنجوین، بەڵام زیاتر وتراوە کەواتای ئەو جۆرە باڵندەیە دەگەێنێ کە لەگەڵ هەموو نیعمەتەکان بەڵام بەنی ئیسرائیل هەمیشە بەردەوام بوون لەسەر پێچی و یاخی بوونیان بەرامبەر بە پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێت. زاراوەی ئەسسیاحە یا ئەسسائیحون مانای چییە؟ لاپەڕا 75 لە قورئانی پیرۆزدا وشەی ئەسسائیحون هاتووە لە ئاەتی 111 و 112 سوورەتی ئەتتەوبە کە خودای گەورە دەفەرمێت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن ومن أوفى بعهده من الله فاستبشروا ببيعكم الذي بايعتم به وذلك هو الفوز العظيم. التائبون العابدون الحامدون السائحون الراكعون الساجدون الآمرون بالمعروف والناهون عن المنكر والحافظون لحدود الله وبشر المؤمنين. مانای ئەسسائیحین لای زانایان بە چوار واتاوە لێک دراوەتەوە. یەکەم ئیبن عەباس و ئەبی هوڕەیڕە و هەندێ لە زانایانی تر دەڵێن بە واتای بە ڕۆژوبووەکان دێت. هەروەها فەڕا کە زانایەکی زمانەوانیە دەڵێ بۆ بە کەسی بە ڕۆژوبوو دەوترێت سائیح چونکە کەسێک کە گەشت دەکات و دەڕوات ئەو کات هیچ زەخیرە و زاد و خواردەمەنێکی لا نییە. دووهەم ئەسسائیحون بە واتای تێکۆشەرەکان دێت لە پێناوی خوددا. ئەوەش عەتا پشگیری ئەو ڕایە دەکات چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت سیاحەت ئومەتی الجیهاد فی سەبیل الله واتە گەشتی ئومەتی من تێکۆشانە لە پێناوی خوددا. سێهەم هەروەها عەکریمە کە زانایەکی موسڵمانە دەڵێ وشەی ئەسسائیحون بە واتای قوتابیانی زانست دێت. چوارەم ئیبن زەید دەڵێ واتای سائیحون لە ئاەتەکەدا ئەو کەسانە دەگرێتەوە کە لە پێناوی خوددا کۆچیان کرد و ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە کەواتە بەگشتی سیاحەت و گەشت لە قورئانی پیرۆز بە واتای ڕۆژوو دێت یا گەشت لە پێناوی بەدەستهێنانی زانست و بەردەوام بوون لەسەر تاعەت و عیبادەت کەواتە وەک بڵێن گەشتێکە بۆ دڵ و دەروون و بە تایبەتی نزیک بوونەوە لە خودای گەورە و گەڕانەوە بۆ لای ئەو هەروەها حەزکردن بە دیداری پەروەردیگار بۆیە لە کاتی گەشتەکاندا پێویستە مرۆڤەکان هەمیشە بیر بکەنەوە لە دروستکراوەکانی خوددا بۆ ئەوەی زیاتر نزیک ببنەوە لە پەروەردیگاری باڵا دەست. زاراوەی ئەطەیب مانای چییە؟ لاپەڕا 77 ئەو زاراوەیە لە قورئانی پیرۆزدا لە چەندین شوێن هاتووە بەگشتی لە کاری تەڵەب وەرگیراوە واتە بە تام و چێژ و بەلەزەت. بنەڕەتی وشەی ئەطەیب لەوە هاتووە کە هەر شتێک هەستی مرۆڤ بەدڵی بێت. خواردنی ئەطەیب ئەوەیە کە لە شەرعدا حەڵال بێت وەک خودای گەورە دەفەرمێت کولوا طەیباتی ما ڕەزەقناکم یا حەڵالێکی بەلەزەت و خۆش وەک خودای گەورە دەفەرمێت
لآية 114 سورة النحل فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون. لهندي شوين ما ناي تايبتي هالقرتوه بونمونا لآية 5 سورة المائدة خداي قورد فرميت اليوم أحل لكم الطيبات بواتاي آجالي سربراو ديت كحلال بيت يا آيتي ورزقكم من الطيبات ئاماژەیە بۆ غەنیمە بەڵام ئەوەی کە گرنگە ئایا وشەی ئەطەیب کاتێک بۆ مرۆڤ بەکاردێت چ واتایەک دەگەیەنێ هەر کاتێک دەوترێت ئەطەیب من الئینسان واتە کەسێکی پاک و دوور لە نەزانی و خاوەن کەسایەتی و زانست و بڕوادار و چاکەکار وەک خودای گەورە لە ئایەتی 32 سوورەتی النەحلدا دەفەرمێت الذين تتوفاهم الملائكة طيبين يا والطيبات للطيبين واتا كسباك كاني بياو بو كسباك كاني آفرتو وببيتسوانوش ولا آياتي 38 سورة آل عمران دا خداي قورد فرميت قال رب هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء واتا أو دعايك دبي داوا لە پەروەردیگار بکەین و نەوە و زوڕیەتی پاک و ساڵحمان پێ ببەخشێ کەواتە وشەی ئەطەیب بۆ مرۆڤ بەواتای پاک و چاکەکار و بڕوادار دێت یاخود خودای گەورە دەفەرمێت ولا تتبدل الخبيث بالطيب واتە کاری خراپ مەگۆڕنەوە بە کارە چاکەکان بەڵام کاتێک خودای گەورە لە ئایەتی 58 سوورەتی الأعرافدا دەفەرمێت والبلد الطيب ئاماژەیە بۆ زەوی یا لە ئایەتەکەی سوورەتی سەبە کە خودای گەورە دەفەرمێت بلدة طيبة ورب غفور سوورەتی سەبە ئایەتی 15 ئاماژەیە بۆ بەهەشت و ئاماژەیە بۆ نزیک بوونەوە لە پەروەردیگاری باڵا دەست زاراوەی البعل مانای چییە؟ لاپەڕا 79 لە ڕووی زمانەوانیەوە ئەو وشەیە بە چەندین مانا بەکار هاتووە بۆ نمونە البعل واتای هاوسەر دەگەێنێ پیاو هەروەکو خودای گەورە لە ئایەتی 72 سوورەتی هود دەفەرمێت وهذا بعلی شەیخا واتە لێرەدا ئاماژەیەکە بۆ پیاوەکە کە بە تەمەندا چووە یا بە هەمان شێوە لە ئایەتی 228 سوورەتی البەقەڕەدا خودای گەورە دەفەرمێت وبعولتهن أحق بردهن دیسان لێرەدا ئاماژەیە بۆ هاوسەرەکان کە دەتوانن خێزانەکانیان بجێڕنەوە هەروەها وشەی بەعل واتە ئەو زەویەی کە بەرزە و تەنها بە ئاوی باران ئاو دەدرێت بۆیە بەعل واتە شتێکی بەرز و باڵا دەست لە ڕووی ئەوەش پیاو پێی دەوترێت بەعل چونکە سەرپەرشتی ئافرەت دەکات و لەو باڵا دەسترە کەواتە جیاوازی هەیە لە نێوان هەردوو وشەی زەوج و بەعل چونکە زەوج بە هەردوو هاوسەرەکە دەوترێت چ پیاو بێت چ ئافرەت بەڵام زاراوەی بەعل تەنها بە پیاو دەوترێت واتە پیاوی ئافرەت بۆیە لە ناو عەرەبەکانی پێشوو بە خواوەند و بتەکانی خۆیان دەوت بەعل بە مەبەستی نزیک بوونەوە لە خواو ئەوەش کە گوایە بت و ئەو خواوەندانە بەرز بوون و لەو ڕێگەیەوە بە ئاواتەکانیان دەگەن و بەپێی هزر و بۆچوونی نەشیاوی خۆیان هەروەکو خودای گەورە باسییان دەکات و دەفەرمێت ئەتەدەعون بەعلە وتەذەڕون ئەحسەنە الخاڵقین کەواتە وشەی ئەلبەعل کە لە قورئاندا هاتووە زیاتر بە واتای باڵا دەستی و بەرزی دێت زاراوەی ئەلئەعراف مانای چییە؟ لاپەڕا 80 ئیبن کەثیر لە تەفسیرەکەی خۆیدا دەڵێ کاتێک کە خودای گەورە گفتوگۆی نێوان ئەهلی بەهەشت و ئەهلی دۆزەخ باز دەکات ئاماژە بۆ ئەوە دەکات کە لە نێوان بەهەشت و دۆزەخدا بربەستێک هەیە وەک حیجاب وایە و پەردەیەکە کە ڕێگرە لەوەی ئەهلی دۆزەخ بگەن بە بەهەشت بۆیە زانای گەورە ئیبن جەریر دەڵێ ئەوەیە کە خودای گەورە دەفەرمێت فضرب بينهم بسور له باب سورة الحديد آية 13 ئەوەش باسی ئەو ئەلئەعرافەیە کە خودای گەورە باسی دەکات وعلى الأعراف رجال
هەروەها لە واتای ئەلعراف مجاهید کە یەکێکە لە زانا گەورەکان دەڵێ بە واتای ئەو پەردەیە دێت کە وەک بربەستێکە لە نێوان ئەهلی بەهەشت و ئەهلی دۆزەخ. هەروەها هاتووە کە عراف هەموو بەرزاییەکە لە زەوی، بەڵام سودی کە یەکێکە لە زاناکان دەڵێ ئەعراف لەبەر ئەوە بەو ناوە هاتووە، لەبەر ئەوە خاوەنەکانیان خەڵکەکە دەناسنەوە. بەڵام ڕای زاناکان جیاوازە لەوەی کە ئایا ئەهلی ئەعراف چێن، بەڵام هەموو ڕاکان لە یەکتر نزیکن و یەک واتا دەبەخشن، کە ئەویش ئەوەیە ئەو کەسانن کە چاکە و خراپەیان وەکو یەکە. ئەوەش چەندین زانای سەلەفی ساڵحی ئەو ئومەتە باسییان کردووە، وەک ئیبن عەباس و ئیبن مەسعود و کەسانی تریش. هەروەک ئەو پرسیارەش لە پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم کرا دەربارەی ئەهلی ئەعراف چێن، فەرمووی ئەو کەسانن کە چاکە و خراپەیان وەکو یەکە، لەوێ دەمێننەوە زۆر ئارەزوو دەکەن بچنە بەهەشت. واتای زاراوەی لئولی الئەلباب چییە؟ لاپەڕا 81. ئەلباب کۆی وشەی لبە، بەواتای عەقڵ دێت، یان زیاتر لە مانای عەقڵ، چونکە واتە ناخی شتەکان یاخود جەوهەری شتەکان. لە تعبیری قورئاندا وشەی لب عەقڵ هەموو شتەکان لە خۆ دەگرێت، واتە دەبێ مرۆڤ بە دوای زانستەکاندا بگەڕێ و بیر و هزری خۆی بەکاربهێنێ بۆ گەیشتن بە ڕاستیەکان و ناخی شتەکان. بۆیە خودای گەورە کاتێک داوا لە خاوەن عەقڵەکان دەکات کە بە وشەی ئولول ئەلباب هاتووە بچن بیر بکەنەوە لە ئاسمانەکان و زەوی و شەو و ڕۆژ و هەموو دروستکراوەکان، هەروەکو خودای گەورە دەفەرمێت إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. سورة آل عمران آية 190. چونکە خدا دەیەوێ مرۆڤەکان بیر بکەنەوە لە بوونەوەر و لە ڕێگای عەقڵەوە بیر و هزر لێرەدا. ئەلباب ئەوە دەگەێنێ کە کەسەکان بە عەقڵێکی تەواو بە هزرێکی قوڵەوە بیر لە دروستکراوەکانی خدا بکەنەوە، کە بەوەش زیاتر لە پەروەردیگار نزیک دەبنەوە. بۆیە ناکرێ مرۆڤ تەنها بە بیرێکی ئاسایی سەیری ئەو گەردوونە بکات، بەڵکو دەبێ زیاتر یاساکانی بوونەوەر بزانن و بگەنە ئەو ڕاستیەی کە خودای گەورە بە شێوەیەک ئەو گەردوونەی دروست کردووە، و ئەوەش زیاتر مرۆڤەکان بەرەو باوەڕ و هزری باوەڕ ڕادەکێشێ. ئەوە واتای ئەلباب دەگەیەنێ بە شێوەیەکی گشتی. زاراوەی ئەلئەقطار مانای چییە؟ لاپەڕا 82. وشەی ئەقطار لە ڕووی زمانەوانیوە بە واتای لایەک یا شوێنێک دێت، واتە هەرێم. هەروەها واتە ناحیەیەک یان لایەک دەبەخشێت. خدای گەورە لە ئاەتی 33 سوورەتی ئەڕەحماندا دەفەرمێت يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان. واتە ئەگەر توانیتان بسنە لاو شوێنەکانی ئاسمان، ناتوانن تەنها مەگەر بەبوونی هێز و توانای زۆرەوە. هەروەها بە هەمان شێوە بەو مانایە هاتووە لە ئاەتی 14 سوورەتی ئەلئەحزاب کە خودای گەورە دەفەرمێت ولو دخلت عليهم من أقطارها. هەروەها هاتووە قەتڕە بە واتای دڵۆپە یا کەوتن، بۆیە بە دڵۆپەی باران دەوترێت قەتڕ المەطر، واتە کەوتن. ئەوەی کە لە ئاەتی 50 سوورەتی ئیبراهیم هاتووە سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار، یا ئەوەی لە ئاەتی 96 سوورەتی ئەلکەهفدا هاتووە ئاتونی ئوفریغ عليه قطرا، واتە مسێکی تواوە. زاراوەکانی ئەلهومەزە و وەللومەزە لاپەڕا 83. خدای گەورە لە سەرەتای سوورەتی ئەلهومەزە دەفەرمێ وەیل لكل همزة لومەزە. زاناکان لەسەر مانای ئەو دوو وشەیە ڕای جیاوازیان هەیە. هەندێکیان دەڵێن ئەلهومەزە بە واتای کەسی فەتات دێت، واتە کەسێک قسە بهێنێ و ببات نێوان خەڵک تێک بدات. بەڵام لومەزە ئەو کەسەیە کە خەڵک عەیبدار دەکات و قسەیان لەسەر دەکات بە زمان. هەندێکیش دەڵێن هومەزە ئەوەیە کە کەسەکە بە کردار گاڵتە بە کەسانی دی بکات. بەڵام لومەزە لە ڕێگای زمانەوە هەندێک لە ڕاوەکارانی قورئانیش دەڵێن جیاوازی نییە لە نێوان هەردوو وشەکە، بەڵکو خودای گەورە بە دووبارە بەکاری هێناوە.
بەڵام ئەو بۆ چوونە زیاتر نزیکە لە ڕاستی کە هەردوو وشەکە سیفاتی خراپن کە کەسانێک هەن هەمیشە ڕەخنە لە خەڵک دەگرن و توانجیان لێ دەدەن لە ماڵیان و سامانیان و کاروباری ژیانیان بەگشتی بۆیە وتراوە لومەزە ئەو کەسەیە کە خۆی بە گەورەتر لەوانی تر دەزانێ و هەمیشە گاڵتە بە کەسانی تر دەکات هەر لەبەر ئەوەشە خودای گەورە هەڕەشەی لەو جۆرە کەسانە کردووە بەوەی کە چاڵێکە لە ئاگری دۆزەخ خودای گەورە پەنای هەموو لایەکمان بدات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 072 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.